بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوتان لێبێت و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بۆ هیوایی کە ئەم ڕۆژتان پڕ بێ لە خێر و خۆشی و بەرەکەت دوور بن لە هەردەرد و بەڵاو ناخۆشیەک و بەتایبەتیش دوور بن لە بیستنی هەواڵی ناخۆش. سڵاوی خۆتان لەبێ بینەرانی عزیز، خۆشحاڵین ئەم ڕۆژ لە بەرنامەی کینوی پەیامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە خزمەتان. ئەم ڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون، دەخوازین کە سەرجەمیان جێگەی ڕەزامەندی خوای گەورە و ئێوەی عزیز بێت. ئازان لە تەوەری یەکەی بەرنامەکەماندا باز لە نەخۆشی شەکرەی منداڵان دەکەین بۆ پێی کە چواردەی تشرینی دووەمی هەموو ساڵێک بە ڕۆژی گیانی نەخۆشانی شەکرە دەناسرێت وە لەم ڕۆژەدا لە جیهاندا ڕێکخراوە تەندروستیەکان هۆشیاری زیاتر بۆ نەخۆشانی شەکرە بڵاو دەکەن بۆ پێی کە زیاتر هۆشیار بنەوە زیاتر بتوان کۆنتترۆڵی ئەو نەخۆشیان بکەنوە لەم ڕۆژەدا کە چواردەی تشرینی دووەمی ساڵی 1991 ڕێکخراوی تەندروستی جیهانی بە هاوکاری تەندروستی نێودەوڵەتی شەکرە ئەم ڕۆژەیان دیاری کردووە کە ڕۆژی لەدایکبوونی ئەو زانایەکە دەرزی ئەنسۆلینی بۆ نەخۆشی شەکرە دۆزیەوە لەو ڕۆژەیاندا ناو تایبەت بێت بەو چارەسەرکردنی یاخود بەرەنگاربوونەوەی نەخۆشانی شەکر لە تەواوی جیهاندا. تەوەری دووەمان دیارە وەرزی هاتنی سەرماین ئێستا و تا دێت ڕێژەی باران بارین زیاتر دەبێت و بەتایبەتی ئێستا لە ناوچە شاخەویەکان تەواو کەشوەوە ساردی کردووە، بۆیە پێویستە بزانین ئایا کە دەگاتە وەرزەیدی هەموو کەس چاوەڕوای دابشکردنی نەوتی سپیە بزانین پلانی وەزارەتەکان و پلانی پارێزگاکان چی هەیە، پلانی شوێنە جیاوازەکان لەوەی کە کەی وە چۆن نەوتی سپی دابش دەکرێت و ئایا ئەمساڵ نەوتی سپی بە تەواوەتی دابین کراوە، چۆنی دابین کراوە، هەر خێزانێک چۆن بەرمیل نەوتی سپی پێدەدرێت لەسەرم بابەتەش دیارە تەورێکمان بۆ ئامادەکردون کە پێشکەشتان دەکەین. وڵازن سەرتا دەچینە لای کەش و هاوبزانین ئەو سەرمایی کە کاک جەلال باسی دەکات گەشتۆتە کوێ لە چه شار و شارۆچکەکان هەرێمی کوردستان پلەکانی گەرمان نزم بوونەتەوە پێکەوە بینەری دەبین.
بینەرانی عزیز بابزانین نەخۆشی شەکرە چییە و چەند جۆری هەیە و ئایا پێویستە و کەسی کە تووشی نەخۆشی شەکرە دەبێت چ ڕێکارێک بگیرێتە بەر وایە نەخۆشی شەکرە تەنها لە گەورانە توش دەبن یاخود لە منداڵانیشە هەروە بەگشتی قسە لەسەر نەخۆشی شەکرەکەین لەبەرەوەی کەمڕۆ ڕۆژی گیانی نەخۆشی شەکرەیە و لەسەرم بابەتەش میوانێکی تایبەتمان دەبێت لێرە ئیش بە ڕێز دکتۆر مەسعود حاجی سپۆڕی نەخۆشیەکانی هێناویە دکتۆر زۆر سپاس بەوە دەرفەتە بەخێر بێت. سپاس قوربانیان بێ و سەلامەت بنیاخوا زۆر سپاس دەیانگەن سەلامەت بنیاخوا. سپاس دەکەین دکتۆر گیان نەخۆشی شەکرە چییە؟ سەرەتا پێش ئەو باسی نەخۆشی شەکرە بکەین باسی ئەوم بکەین کە مرۆڤ بۆی کەوا بتوانێت بژی پێویستی بە زیندەکردارەکانی لەشی خۆی هەیە چۆن خواردنێکە خۆی ئەم خواردنەوەی بە وزە لە شتا بڵاو بێتەوە خانەکان بۆ گەرمی بۆ ئیش پێکردن بۆ بینین بۆ بیستن بۆ کارپێکردن ڕۆژانە بەکارهێنین ئەوە بەشی هەر ئەساسی وەزعەکە مادەی شەکرە کە چ ناو خانەکانەوە کۆمەڵێک ئەنزیمکاری لەسەرەکە ئایکا بە وزەی ATP و خانەکان ئیشی لەسەرەکەن بۆی بە شێوەیەکی عام لە نەخۆشی شەکرەیە دوو حاڵەتمان هەیە یاوەی نەخۆشەکە مادەی ئەنسۆلینی نییە بتوانێت شەکرەکە پاڵ بدەن بە ناو خانەکان یاوەی ئەنسۆلین هەیە بەڵام خانەکە وەڵامی ئەنسۆلینەکە نایداتەوە وەریگرێت ئەم شەکرە با بڵێن بە عام نوع یەکەم کە باسمان کرد ئەنسۆلین کەم بێتەوە لە مناڵانە زۆرە لە گەورەشە هەر دروست بێ بەشێکی و نوعی دووهەمیشیان ئەوە تەمە پێڵن شەکری جۆری یەکەمی پێڵن هەر علمێش پێڵن تایپ 1 دایابیتس لە مناڵانە زۆر مادەی ئەنسۆلین کەمەکە بە ڕێژێکی بەرچاو تەواو جەربایە 100% نەماوە لەشیە هێستا 90 نەماوە لەشیە بەڵام لە نوعەکەی دووهەمیانە کە خانەکان وەڵامدانەوەیان بۆ ئەنسۆلین نامێنێ لە گەورانە زۆرە تەمە نوع یەکەکەیان کەمترین کات بڕی بۆ ماوە تەئسیری لەکە زۆربەی کات نەخۆشیێکی ڤایرۆسی بەسیط ئەگرێت ئەڵێ دکتۆر مناڵەکەم هەڵامەتێکی گرت و تووری شەکرە بوو ئەمە ئەو ڤایرۆسە ئەنتیجینێکی ئەبێت پەیداکەرێکی هەیە جەتەنی ئینسانەکە دروستیەکە دژی ئەو بەمان شێوە هێرشەکە لەسەر خانەکانی خۆشمان ناوێنەدا چونکە مادەی ئەنسۆلین لەکوێ دروستە بێت ناو لەشمانە لە بێتاسیڵ دروستە بێت لە پەنکریاسە ناوە هەمووی وەکو چون بڵێ دوورگە ڕێکخراپێ هەمووی ئا پێنج خانە بەیەکەوە هەن پێڵەن دوورگەیان لانگەرهانزی پێڵەن خانی ئەلفا و بێتا و تێتا و دەلتات هەیە بێتا ئەوەیە کە ئەنسۆلین دروست ئەکا شێوە ئەنتیجینەکانی ئەو خانەیە لە ڤایرۆسەکە ئەچێ کە بەرگری خۆمان ڤایرۆسەکە لە ناوەدات بەمان شێوە خانەکان بتاشە ناوەدا بۆی لە مناڵانە تووشی شەکرێنەوە یەکە بن هیچ نوع بەتاسەڵێکیان نامێنێت توانێت ئەنسۆلین دروستکە بۆیان لە مناڵانی تازە لە دایک بوو دروست دەبێت زیاتر و ئەگەر مناڵێک توش بوو ئایا دەگونجێت کۆتایی پێبێت کە گەورە بوو لەگەڵ گەشەیە کۆتایی بۆ نەخۆشیێت یاخود دەمێنێتەوە چونکە نەخۆشیەکە لە ئەساسە خۆی حاڵەتێکی مەناعیە بۆیە کە توش حاڵەتەکە بێت مەحاڵە چابوونەوە شتیوامان نییە بڵێ جارێککە ئەو بێتاسیڵە دروست بێتەوە بتوانێت ئەنسۆلین دروست کاتەوە تم خۆشبەختانە سەرچی علمی تازە هاتەوە بۆ حاڵەتان دوای باسێکن ئینشەڵڵا بەڵام ئەکرێت مناڵ هەر لە دایک بوونەوە بالفعل بیگرێت حاڵەتەکە چونکە پێباوەتی زۆربەی کاتەکان نەخۆشیێکی ڤایرۆسی ئەگرێت بەهۆی لێکچوونی ئەنتیجینی سەرخانەی بێتاسیڵەکە لەگەڵ ڤایرۆسەکەیە لەوەوە بێتەوەی دروست بوون ئەکرێ 6 مانگ بێت توش بێ ئەکرێ 8 ساڵ بێت توش بێت 10 ساڵ بێت توش بێ 15 ساڵ بێت توش بێت هەتاوەکو تقریباً 24 ساڵیش ئەکرێت ئینسان تووشی شەکرێنەوە یەک بێت لە دوای 23-24 ساڵیەوە تەواو ڕۆژەکە دابەزێن شەکرێنەوە یەک شەکرێنەوە دوو کردی بەرزە بێتەوە ئەم جاریان زۆر باشەکە دکتۆر کەواتە نیشانەکانی شەکرە هەم لە مناڵانە چین هەم لە گەورەیە بەتێبەتی ئێستا ئاماژەت بۆ کرد لە ڤایرۆسێکەوە ڕەنگە توش بێ لە ئاڵامەتێکی بچووکەوە بەڵام زۆر جار دەبینی مناڵەکانمان کە تووشی ئاڵامەتە بن ڕەنگە چارەسەرێکی بەسییتیان بۆ وەرگرن بە بێەوەی بیان بەمە لای دکتۆر دواتر من چۆن بزانم ئەم مناڵە تووشی نەخۆشی شەکرە بووە یانەواتە نیشانەیەکی هەیە لە ڕووکاردا بزەبێت لە مناڵانی با بڵێن بچووکە کە تووشی شەکرێنەوە یەک ئەبن کلاسیکاڵی با بڵێن لە کتێبەکان ئەو نووسرابێ ئەمەیە مناڵەکە ڕۆژێکە بورێتەوە لە ماڵە دانیشتووە پیاسی خۆیەکە شتێکەکە ئەبورێتەوە یەکەمی نیشانی هاتن سەرەتاوا دەست پێەکە بەڵام خۆی لە ئەسڵا پێش ئەوە تر شتەکانی کە بە سیسترە بەنەوە ئەڕوەدەن سەرتا کە ئەنسۆلین دابەزێ شەکرەکە لە ناو خوێنەکەەوە بێتەوە نەچێتە خانەکانەوە شەکر بەرزبوونەوەی خوێن واکات لە گوچیەکان بچێت دەرەوە بۆیە مناڵەکە سەرەتا چەند ڕۆژێک میز زۆر ئەکات بە شێوەیەکی عام و نان زۆر ئەخوات چونکە ئەم شەکر نەچێت ناو خانەکانەوە خانەکە برسێتی بەردەوامی حەزانی دێتە سەرەوە کەڵێ برسیتە نان بخۆ بەردەوام مناڵەکە نان ئەخوا و میزێکی زۆر ڕادە بە دەرەکە و چونکە میز ئەکە ئاوسێ دەڕۆی لە شێوە ئاوێکی زۆر ئەخواتەوە ئەم ترادەمان هەیە پۆلیدیسپسیا پۆلیفێجە پۆلیوریە ئاو زۆرەخوا نان زۆرەخوا میز زۆرەکەت ئەگەر ئەمە
نیشانەیەک سەرەتایانە پێت زانیت تەمە شەرت نییە هەموو کاتێ مناڵ وەها بێم حاڵاتە ئەکرێ مناڵێکی عەجول و هاوراج بۆ خۆی هات سوزەرەکات و نان زۆرەخوا بالفعل بۆ شتێک نێتەوە هەموو جار بە نەخۆشین داینی بەڵام شتێکی وات بینی شایانی هەڵوەستای سەرکردنە ڕۆژێک دوان سیان بەردەوام بێ معقول نییە کاتە فاسی خوێنی بۆ گەی شەکری بەرز بێت و بالفعل تیانە ئەگەر ئەمە چارەسەر نەکرا ئیتر مناڵەکەت ڕۆژێک ئەبورێتەوە چکەونە میزەکە زەختی دابەزێت ئەبورێتەوە ئەیبەنە خەستەخانە حاڵاتێکی تایبەت ئەپڵن دیکەی دایابێتێکی تۆ ئەسیدۆسیس ئیتر ئەو گەرەکو مناڵەکە چانسی هەبێ و زوو پێ بزانێت حاڵەتەکە بەڕاستی لە مەدن ڕزگاری هەبێ ئینا زۆربەی کاتەکان کوشندەی حاڵەتەکە چونکە ینی تۆ ئەنسۆلینی نەمێنێت یەک دنیا میتابۆلیزم دڕێنجمێن دروست دەبێت و لەش ناتوانێت وزە دروستکە بۆ خۆی کە وزە دروست نەکات چۆن بژی ئینسانەکە چەند ئەمێنێت لە حاڵەتی بورانەوەدا تا تۆ بتوانی بیگەێنێتە نەخۆشخانە چکە بورانەوە شتێکی خراپە دایک و باوک پێزان یەکسەر بن خەستەخانە ئەو زۆر باشە ئەو مهمە لە خەستەخانە ئاسانکاری شتەکان هەبێت ئاسانکاری بەسە تۆ ئاسانە فاس شەکرە دۆزیتەوە بەڵام لەگەڵ ئەوە پێویستی بەوە هەیە 4 ساعات جارێ 3 ساعات جارێ فاسی مادەی پۆتاسیۆم بکرێت بۆ منە فاسی مادەی سۆدیۆم بکرێت بەردەوام ئاو ئەنسۆلینی هەبێ شەکری هەبێ خواردنی پێ بدرێ ئەم مناڵە ئەنجام متابع ئیشکردنی گوچیلەکانی بۆ بکرێت مەسەلەن بورانەوە کە بزانی دابەزنی شەکر یا بەرزبوونەوەی شەکر زەرەی نەگەیاندە بە مێشکی مناڵە زەر نەگەنە بە چاوی ئەوانە هەمووی فاکتەرین تەسیرەکە لە حاڵەتەکە کاکتۆر ئەمە نیشانەکانی منداڵان و ئەگەر گەورە بێت لە گەورانە چونکە ئەنسۆلینمانەر هەیە لە ڕووی مێتابۆلیزمەوە هەندێک تێکچوون کەمتر هەیە بەڵام بڕێکیش با بڵێن لە خانەکانمان دوو فەیسی هەیە وەرگرتنی ئەنسۆلین شەکر فەیسێکیان پێویستی بە ئەنسۆلین نییە بۆ نمونە مێشک لەگەڵ چاوە لەگەڵ گونەکان لەگەڵ هەرکەدانە ئەم 4 ئۆرگانە بە شێوەیەکی عام پێویستیان بە ئەنسۆلین نییە بۆی کا شەکر وەرگرن بۆ ئەمان کێشیان نیە شەکری خۆیان وەرەگرن بۆ لە ئینسانی گەورەیان نیشانەکانی کەمترە اینجا تێکچوونی مێتابۆلیزمەکان بۆی نەبوونی ئەنسۆلینەوە کەمترش دەرەکەوێت ئەمان دروستەوێتیانە وەکتمتن دیسان لە گەورەشە ئەم حاڵەتە هەیە ئاو زۆرەخوا نان زۆرەخوا میز زۆرەکە بەڵام زیاترینیان دێن بە دابەزینی کێش کاکتۆرەوە مەسەلەن 3 مانگە بەبێەوەی هیچ نانخواردنێکشم کەمی کرد بێت 5 کیلۆکەم دابەزیم 6 کیلۆ دابەزیم کە فاسێکی ئاسایی شەکری بۆ گەزەرێکی 400ەوە 350ەوە 250ەوە چونکە خۆی شەکر وزەیە ئێمە لەشمان هەر هەمووی وزەیە کاکتۆر هەندێکیش بە قەڵەوی وەدەیگرن کە تووشی شەکر طبعا ئەوانەی کە ئەبنە هۆی دروستبوونی شەکر با شەکرە کۆمەڵێک حاڵەتن لە نوعی دوی گەورەیە لە هەمویان بە قووەتە تەسیری هەبێ وەزنە لەگەڵ حاڵەتی بەماوەیە دایک و باوکیان شەکر هەیە مناڵەکان تووشە بن بۆ شەکر نوع یەکوانە بوو نوعی دو ئەمە زۆر ڕاستە وتمانی کە دەیان تەسیرەکان بوونی نەخۆشی زەختە بوونی حاڵەتێک پێڵی میتابۆلیک سندرۆم 5 تن بەیەکەوە ئەکری لە عایلەکەیە یەک نەفەر هەر 5 جیانی هەبێ ئیتر نەقڵەبێ گوازرێتەوە ئەکری دانەیەک دوانی سێنیانی هەبێ ئیتر 5 چین قەڵەویە شەکرەیە زەختە بەرزبوونەوەی چەوریە لەگەڵ دەخۆش دالملوکە ئەکری یەک نەفەر هەر 5 جیانی هەبێ بەڵام ئەکرێت لە عایلەکە تاکوتەراژ هەبێت من شەکرەکەم هەیە تۆ زەختەکەت هەیە ئەو مشکێ چەورەکەیان دالملوکی هەیە ئەیتر میتابۆلیک سندرۆمە کۆبێتەوە ئەیەکێش لە فاکتەرەکانی کە تەسیری تێکا لە شەکر نوعی دووە طبعا تەمەنە هەتا ئینسان بە تەمەنە بچێت ئەو لە خانانەی پانکریاس بەردەوام هیلاکترە بن لە ئیشەکانیانە ئیتر بۆیە کەم ژمارەیان کەمەکە تووشی شەکرا بێ ئینسانەکە بەس لە هەمووی گەورەتر قەڵەویە زۆر باشە کاکتۆر ئەمە نەخۆشیەکەمان تا حدێک ناسی کەواتە بابێن ئێستەرەوەی کە کەسی توش بوو چۆن دەبێت ڕەچاوی تەندروستی خۆی بکە لە مناڵان چۆن دایک و باوک کاگامان لێ بێ بەتیابەتی لە جۆری خواردنەوە چونکە پێم وایە خواردن کاریگەریەکی زۆر تەواوی هەیە لەسەر نەخۆشی شەکرەوە لە گەورەش چۆن ڕەچاوی باری تەندروستی خۆی بکات چی بخوا چی نەخواوە چۆن بەڕاستی تەحەدای گەور لە مناڵایە چونکە مناڵ هەندێک شتێک تێناگات هەندێک شتێ حەزی پێەکات تۆ ناتوانانی دایک و باوکێکی زۆر سەبوور و تەحملەیە کە ئەو ئیشە بکات عام هەموو خواردنێک مەمنوع نییە لە شەکرەیە چونکە ئێمە جگەرمان ئەتوانێت لە هەموو نوع خواردنێکی ئەم لاشەی ئێمەوە شەکر بە دروست بکات لەناوە مەعاملی تایە ئەم خەتەری تایە پرۆتینێکی پێبا لەسەر شەکر دروستەکە بۆتەوە لەم سەر چاوریکی پێ باەکەتە شەکر بۆتەوە ڤیتامینێکە لەگەڵ بۆ نەترشێکی چاوریە تەفاعلاتی پێکات ئەسەرەکە بە شەکر بۆتەوە بۆیە ئێمە کاتێنەوە شەکرە توش ئەبێ یەکەم قسە پێڵێن تکایە بڕی خواردن بە عام کەمکەرەوە هەموو شتێک تێکەڵ مەکە بەس کابرا پێشتر دانیشتوو بە دڕی خۆیانی خواردووە چونکە کێشە شەکرینە بۆ تەبیعی بوو
بەس ئێستا نەخێر چکە بڕی خواردن کەم کەیتەوە تۆ ئەو سۆرسانە ئەبڕیت کە تووشی بەرزبوونەوەی شەکرەی ئەکات لە شەکرەی نەوعیەکە مناڵانە ئەم حاڵەتە کەمتر هەستی پێیەکرێت چونکە تو ئەنسۆلینی بۆکەیت و حەدەبێ ئەڕات لە نەوعی دووە کێشەکەی ئەمە لە چیایە دووشتی زۆرکی ڕئیسینی گوتمان ئەنسۆلین دەرە درێ و خانەکان وڵامی نادەنەوە لە هەمووی گەورەتر ئەوەیە کە جگەر بە قسەی ئەم ئەنسۆلین خۆی ناکە چونکە جگەر خۆی معمەلێکی زۆر گەورەی شەکرە کە بە قسەی ئەنسۆلین نەکات هەر بۆ خۆی شەکر دووسەکە ئێڕژێ بەردەوام زۆربەی ئەم کەسانی کەوان کەسانی زۆر زەعیفن جسمیان قەڵەویش نیە دەبان شەکرەشی هەیە ئەڵێ کاکتۆریان من سەعات مەسەلەن هەشتی بەیانی نانی بەیانی خواردووە خۆ سەعات 11 نانی نیرۆ نەخواردووە شەکر بووەکەن 4 ساعت ئەمە ئەوەیە جگەر زۆر دروست ئەکات ئەبێت تۆ چی بکەین ئەو نان خواردنی بەیانی ئەوەنە کەم بخۆیت بوویکات جگەر بیر لەوە نکاتەوە شەکری زیادە بە دروستکە بزانن لاشە کوێ نوقسانی هەیە بۆی بێنێرە تەواو وازش دیکە بێت کەم خۆری دایم خۆر بن نانی بەیانی کە بە نیوە قەچەکە سەعات 3 بخۆ نانی نیوڕۆ بکە بە نیوەی جارانە سەعات مثلەن 3-4 عەسر قەچەکە میوەیشتر بخۆ نانی ئێوارەیسان بکە بە نیوەی جارانە تۆسێ کە 5 ژەم ئەخوا بە هەر 5 جاران ناگاتە 3 ژەمەکە جارانی دکتۆر ئەم جۆرە پێشنیاری جەنابەت زۆربەی ئەوانی کە تووشی نەخۆشی شەکرە بوون دکتۆر هەندێک خواردنی لێمە ناکردوون ڕاستە کوردی خۆمان شتەکان کەمتر لێکەداتەوە بۆیە تۆ مەجبوری ئەوان لێ مەمنوعکەی ئەنە تۆ پێی بڵێ بەس خواردن کەم کردەوە ها خۆتی پاخلاوە بۆ قەچێکاجە بۆ قەلە بازاڕە دانیشت مەحلەی پاخلاوای لێخوا ئەو شتێکی حازرە جگەری نایە دروستی ئەو شۆ خوێنەکە بەرز بوویەوە زۆر خواردنی شیرینی و شەکروانە کاریگەری دەبێت بەدڵنیاییەوە خۆی هۆکار ڕئیسەکە مشیرەکە ئەوەیە بەڵام تۆ بیرەکەیتەوە خۆ بەردەوام ئێستا نانیشە شەکر بخوا بەڵام بۆ نەخۆشی کوردی ئەمە چکە وەعی سەحیان کەمترە مەجبوری کۆمەڵی خواردن کەم بکەیتەوە بۆ منە کۆمەڵە میوەیە مەمنوعە ئەسڵان بەکاری بێنێت کۆمەڵە میوە منە شووتیە خۆرمایە ترێە هەنجیرە قەیسی ئەم پێنجە دایمە من لە نەخۆش شەکردارەگرم ئەم تایم مەکە هەرگیز چونکە ئەمە هەر لە ناوە فرەکتۆزیتایە لە ڕیخۆڵەیە هەموو ئەم فرەکتۆز دەگۆڕێت بۆ گلوکۆز شەکر بەرزەبێتەوە زۆر میوەکانی کە قەچەکە بە ڕۆژ بیان خۆڵم هەتا بانگی مەغریبەدا کە بوو بە شەوان ئەویش مەخۆ چونکە لەش ئێمە ئەنسۆلینی تایە بەلایەک هەرچی هۆرمۆنی کەمان هەیە دژ بە ئەنسۆلین بەلایەک ئەم هۆرمۆنانێکە بە عام لە 5-6 بەیان دەرئەدرێن هەتا نزیک سەعات 5-6 ئێوارە هەمانە بە شەوان نامێنن ئیترەوە هۆرمۆنانە چونکە ئەمانەمان هەیە تو هەرچێک بخۆی ئەتوان دژ بە ئەنسۆلین ئیشە بکەن و بە تاقە و سەرڤی ئەم شەکرەمان بەڵام کە بوو بە شەو ئەنسۆلین ئەڵێ کاکە هەموو شتێک خەزم کەن کە تۆ خواردت ئەو کەم ئەنسۆلینێکە هەتە بە خانە چاوریەکان ئەڵێ خەزنیکە ئەوتە قەڵاوتەکە یەکسەر کەسی بێوێ قەڵاو بێ با شەوان شت بخوا بەس کەسێ بێوێ قەڵاو نەبێت ڕاستی ئەوێ کە نانی ئێواری خوارد دەم داخایتە نە میوە نە چەرەز نە شەربەت هیچ نەخوا لەوانە بەڕاستیکی شەوان زۆر مشکلەیە کاک دکتۆر نەخۆشانی شەکرەوانی کە توش بوون تا چەند کاریگەری بە مێشکەوە هەیە زۆر جار دەوترێت کەسانی تووڕەن کە تووشە بنیانی کەسانێکن کە زوو تووڕە بن ئەمە تا چەند ڕاستە خۆ چووکە شەکر مادەی ئەساسیە بۆ پەیداکردنی وگزە لە مێشکمانە لە هەموو حاڵەکان خراپتر و کوشندەتر دابەزینی شەکرە چکە مۆ سەرەتاش وتم مێشکی ئینسان یەکێ لە ئۆرگانە تەنها شەکر بەکارێنێ بە وزە کە شەکر دابەزی کۆمەڵێک نیشانەی تایبەتە پێڵەن نیورۆ گلایکۆپینیا کە شەکر لە ناو دەمارەکەم بێتەوە دروستە بێ کابرا عەرەقی سار دەکاتەوە دەستی ئەلەرزی دەستی ئەلەرزیێت دڵتە بە تەپەکە برسیە بێ ڕاکە پەلەمەردا شتێ بخۆ هەر چۆن چاویش خۆمان برسیمانە بە ڕاکەن شتێکە خۆین هەمان شتە لەوانشە دروست ئەبێت بۆیە دابەزینی شەکر وایان لێکە بەردەوام عەسەبی بن زۆربەی ئەوانەشی لە کۆمەڵگەی خۆمان ئێستا هەیە بەیانە نانی بەیانە ناخوات بیرت نەچێ مەڵن ئەنسۆلین و دژە ئەنسۆلین وانە دژە ئەنسۆلینەکان واکەن شەکر سەرف بێت لە شتە نەمێنێ کە نانی بەیانی نەخۆی شەکر نامێنێ دابەزێ ساعات 9 دایرەیەکە مەرحەبای کابرایەکە بە تووڕۆ جواب دەداتەوە تەمەن کابرا شەکری دابەزی نانی بەیانی نەخوارد ئەمە پێشی بڵێ بە کەسێکی نۆرمال بازەکەم شەکردار باز ناکەم جاوە شەکردارێکیش بێ ئەمەی نەخوارد بێ ئەوە احتمال بێتەوە مردنی حاڵەتەکەش یعنی ئەگەری هەیە کاک زۆر من کە نەخۆشی شەکرم لەگەڵانیە شەکرەشم دابەزی هەست بە خۆم نەکەم بەڵام کاردانەوەم هەبێ لە سوکەوتە بالفعل هەل لە خۆت و عەسەبێ دەستە لەرزێت دڵتە بە تەپەکە عەرەقێکی پێکەیتەوە وەکو تووڕبوونێکی ئیتیادی تر وایە هیچ فەرقێکی نییە بەڵام ئەگەر کەمێ خواردن بێنن بی خۆی خۆ هادە ئەبیتەوە یەکسەر
کاتە کاکتۆر ئێمە نزمبوونەوەی شەکر بەڵێ ئەی بەرزبوونەوە چا تا بەرزبوونەوەش بە هەمان شێوەیە کابرا کە شکلی خوێنە بەرز بۆتەوە کاتەن ناو مێشکە بۆیە بەرز بێتەوە بەڵام حاڵەتێکەیە دەڵێ فلانەکەس شکری دابەزیەوە یاڵێ نا فلانەکەس شکری بەرزە بێتەوە ڕاستە هەردووکیان دروست ئەەکەن بەڵام کەمترین با بڵێن شکل بەرزەبوون کەمتر ئەیکاتە هۆی تووڕەبوون و عەسەبیەت زیاتر میزی زۆر پێیەکە و ئاو زۆر خاتە بەردەوام نەخۆشەکەت بەر چاوی ڕەشە بێجاری باڵێ کاکتۆر ئەو شتانە جوان نابینم چونکە لە خوێنە شکل عاتێکی ئاو ڕاکێشەوە نییە کە لە خوێنە زۆر بیو شکلەکە ئاوی ئۆرگانەکانێتە ناو خوێنەکەەوە ئاوەکەی یەکی لەوانەیە کە دێت چیە عەدەسی چاومانە ئاوەکە چێتە ناو خوێنەکەەوە عەدەسەکە باریکە بێتەوە بۆیە بینینی تەڵخەکات من و تۆ عەدەسەکەمان نەرمە بە دڵی خۆمان ئیکشێنین و یاری پێەکەین بۆ بینین کێشەمان نییە ئەو پرۆسی دەست ئەدا لەو کاتەیە کە شکلی زۆر بەرز بێتەوە ئیتر بۆیە بینینی تێکەچێت سەرین بالین بۆ ناکرێت ناو بۆ ناخوێنەوە چی باشەکەم ناخوێنمە دوورشەکەم هەناخوێنمە چونکە ئەو عەدەسەیە تۆ یاری پێکەی بە دڵی خۆت بتوانی تیشکەکەی بڕێکخیتەوە نووسینەکان ببینیت ئەو ناتەنە شتە بکە باشێک دوکتۆر ئەمە دەرمانێک نییە کە بنبڕیکە یاخود کۆتایی پێبێنێ یاخود ئەمە چەند ساڵە هەیە وەکو پێشتوتمان لە 1970 تقریبا 1970 دۆزراوەتەوە نەخۆشیەکە بە شێوەیەکی کلاسیکی بۆ شکلی نەوعی وتمان مینستەی تریتمنت عیلاجی ئەوەڵ و ئەخیرمان ئەنسولینە بەڕاستی بەڵام خۆشبەختانە ئێستا کۆمەڵشتی کەیان کردووە بۆ حاڵەتانە ناخۆشە ئینسانەکە بەردەوام بەیانی و نیوەڕۆ ئێوارە ئەنسولین لە خۆی با چق دەرزی بە چقیا بچقیان من ناڵێک شتە گوناح لە ئازارە ترسێت جیازێکان دروست کردووە دەستکی مناڵەکە ئیچێنن وەکو چۆن باتری دڵی چێنە لەوانە ئەم جیهازە بەردەوام فاسی شەکرە ئەکا و بتڵێک ئەنسولینی تایە بە گوێرەی بەرزبوون شەکرەکە خۆی ئەنسولینەکەتە خوێنەکەەوە بۆت بە بەردەوامی ئەمە شتێکی زۆر ئاسانکاریکی باش بەڕاستی ئیتر وات لێ کاتە تۆ زۆر بێخەمبی دەربارەی شەکر بەرزەبوونی ئەم مناڵە من چەند ماڵێکە ناسم لە سلێمانی ئەوان بۆدانراوە ئیتر تقریبا چەند ساڵێک شەبێت ئەوەنەمە شکلی شەکریان توش نەبوو لێرە توانین ئەو جیازە دابنرێن وڵای تەکنۆلۆژیایکی کەمە قورسە ئیشەکە هەنی کەسێکی وێت چاک ترێنین وەرگە لە مەجالەکەیە تدریب بێوەزاکە ئەوە شتێکی ئاسان نیە هەروە بڵێ دانرێ ئەمە بەسی نەزەرەکەی باسەکەم بۆ تۆگینە لە واقعا لە کوێ دانرێت بۆرێکی خوێنی لێ بەسرێت لە بۆرێکی خوێن نابەسرێت لە ناوایە چۆن جیازەکە تابع بکرێتەوە دوای چەند ساڵ جارێ بۆنە تو ئەم باتری ئەگۆڕی ئەیچەنە جارێ ئەنسۆلینەکەی بۆ تیەکەیتەوە ئەوانە هەمووی دیتێڵی ورترن لە شوێنی باسکردنەکە نیە یەکێت لە حاڵەتەکان ئەوەیە پەنکریاسی بۆ زەرعەکەنەوە پەنکریاسێکی دیکەی بوو کەسێکی مردوو جەستەی خۆی بەخشێ پارچەی پەنکریاس ئەوە لێ بڕەبم بۆی زەرعکەرەوە ئەمە نەجاتیە بێت ئیتر کابرا نەجاتێ بێت بەڵام ئەمە چیە ئەبێت دەرمان بخوات مەناعەی مناڵەکە ئەو پەنکریاسە خارجنە ناسێتەوە لە ناوی نەبابەوە ئەوزەعە لە ڕێمی کوردستاندا کراوە سەرکەوتوو تام دەقە نەمبیستۆ کرابێ ڕاستێکە چونکە ئەویش ناڵم ئیشێکی پرۆستێکی ئەمە قورسە بەڕاستی بەس لە تورکیا و ئێران نەکرێت لەو مهمتر تەکنۆلۆژیایەکی زۆر بەقوتر لە ئەو زیاتر چیان کردووە بە تایبەت بێتاسیێڵەکان دەرەکەن چکە پەنکریاسە پێویستمان بە ئەلفا و ثێتاوانە نابێ و کاتەوە ئیشکیان هەیە مناڵەکە خۆی مایەوێتەوە ئیشانە کێشەی نییە بەتەنها بێتاگە لەنەوە چوو بەتەنها بێتاسیێڵەکان عەدەدێکی زۆر بە نزیکی عادەن 1 ملیۆن خانە دەرەکەن تێ لەسەر باڵ مناڵەکەی چەند لەوانە ئیتر ئەو بێتاسیێڵە بەردەوام فاسی شەکری مناڵەکەکە ئەنسولینیشی بۆ ڕێژێ و لە کۆڵێ بێتەوە کاکتۆر هەندێک لە نەخۆشانی شەکرا حەزیان بۆ هەندێک خواردن هەیە تاوان ئەم خواردنانە ڕەنگە بۆ کەسێکی ساغ و سەلامەتیش زەرەری هەبێ وەکو خواردنەوە غازیەکان بەڵام ئەم دێ بە پاساویەوەی دەیخواتەوە دەڵێ ئەمە ساردی شەکرێ ئەمە نازانم قەنە تایبەتە ئەم شەکرە تایبەتە بەوانی کە نەخۆشی شەکریان هەیە ئەم بیسکویتە تایبەتە بەوانی کە نەخۆشی شەکریان هەیە ئایا جیاوازی هەیە خواردنەوەیکی غازی کرد بۆ من زەرەری هەبێ جا با بڵێن ئەمەش هیچ شەکرە نەخۆشانی شەکرێ بۆ ژەر زەرەری خۆی کە ئەڵەن خواردنەوەی گازی دایەتە ئەگەر واقعین ڕاستی دروست کرابێ ئەبێت کۆمەڵێک شتی تیابێ یەکی لەوانە ئەم شەکرە سروشتیانە هیچ تیان هەبێ سوکەرۆز فرەکتۆز لاکتۆز گالاکتۆز ئەوانە هیچی تیان هەبێت بەڵام لە جاتیە هاتوون کۆمەڵێک شەکری سەنایان دروست کردووە بەتام شیرینە زۆر شیرینە هەیەە 1 گرامی 1000 ئەوەنەی یان 1 گرام بەقەدەر کیلۆیەک شەکر شیرینی ئەدات 1 گرام بەقەدەر 1000 ئەوەنەی شەکری ئەسای شیرینە خێنەوە چای حەبێکەوە بالفعل سۆربیتۆڵ و زایلیتۆڵ و ئەوانەی پێڵەن گەسەی بنێشتکە هەیە پێ نووسراوە بۆ زایلیتۆڵ ئەوانە هەمان شەکری سەناعین و زۆر شیرینە بالفعل بەڵام یەک سوودی باشیان هەیە ئەگەر ڕاست پێ شەریکەکە بالفعل بۆنەوە دروستی کردبێ زۆر چاکە تامی شیرینی خۆتەکەیت متعی خۆتی لێ وەرەگری بەڵام لە ڕێخۆڵەوە نامژری ئەم شەکر بچێتە خوێنتەوە شەکر بەرزکاتەوە بەڵام پێشم وتن ئێمە سەردا کێشمان تەنها لەگەڵ شەکرەکان نییە
تۆ پرۆتینیش بخۆ جگەر بۆ دەکا بە شەکر چاوریش بخۆ هەبوو دەکا بە شەکر جیازی نێوان حەبی شەکر و ئەنسۆلینەکە چییە؟ حەبی شەکرەکە هاتە نوعی دو بەکارێت نوع یەکە بەکارنە چونکە نوعی دووەکە چیت بۆکات واکە لە خانەکان وەڵامدانەمان بۆ ئەنسۆلین هەبێت ئەمە نوعێکیانە نوعێکیان واکە ئەنسۆلینی ناوخۆی لەشی خۆت زیاتر دەربدەیت نوعێکیان واکاتە ئەو ئەنسۆلینی کە دەری ئەدەی بۆ ماوەیەکی زیاتر بمێنێتەوە ئەنسۆلینی ئەمە بەعام دای 2 ساعت نەماوە کە خۆمان دەیدەن نۆرماڵی ئەوەی لێکات وەی 6 ساعت 7 ساعت ماوەتەوە بۆ خۆی شەکر کۆنتڕۆڵە بێ و سەلامەتە بێنە خۆشەکە دەرەچێت کاگوتۆ لە چ قۆناغێکدا لە چ کاتێکدا دەبێتە هۆی خوانەخواستە مردن شەکرودمان دابەزینەکەی کوشندەیە بەڕاستی ئەو قسەیتیانێ دابەزینی شەکر لە خوار 7 میلیگرامەوە ئەو مەترسیترە لەوەی ئەوە زۆر مەترسیترە بۆیە تۆبیان لە کەسێک هاتە خەستخانە بوورا بۆ نەدەزانی چۆن پرسیاری لێ بکەی بێ ئەوەی بزانی شەکری یا شەکری نییە باشتر دەرجەی شەکری بۆ بکەی چونکە شەکری 500 بە بیکەی بە 600 دەمە زۆر ناگۆڕیتەوە بەشداکە شەکری 50 بە بیکەی بە 100 لە مەدە ڕزگارێکیت ئەو ئامادەیەکی زۆر مهمە دابەزینی شەکر کوشندەیە عیلاجەکەی و شەکر بەعام کوشندە نیە لە خێراییە بە درێژخایانی کوشندەیە پاش چەند ساڵە سێرەکەی گوچیلەکانی شێواندووە جەڵدەیەکی مێشکی توش کردووە جەڵدەیەکی دڵی توش کردووە چای کوێر کردووە ئەنجا لە قاچێقە ئەنجای کوشت دکتۆر گیان زۆر سپاس دەکەین کاتمان لەما سپاس بۆ گۆرەمان پارێزەر کە تووشی شەکرە بەڕاستی نەخۆشیێکی زەحمەتە زۆر خۆش خۆی گەرم لای سەلامەت ئازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتر پێتان دەگەینەوە. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. شەوی ڕابردوو لە ئەنجامی شەڕەچەقۆی نێوان ژمارەیەک گەنج لە بەردەم سینەماکان لە شاری سلێمانی 2 کەس کوژرا. سەرچاوەیەک لە پۆلیسی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند شەوی ڕابردوو لە بەردەم سینەماکان و مزگەوتی گەورە لە ئەنجامی شەڕی نێوان ژمارەیەک گەنج 2 کوژران کە تەمەنیان 23 و 22 ساڵانە. لە سەرەمان ڕووداوی ژێرزەکانی پۆلیس و ئاسایش 2 کەسیان دەستگیر کردووە. سەرچاوەکەی پۆلیسی سلێمانی ئاماژەی بۆش کرد تا ئێستا هۆکاری سەرەکی شەڕەکە نازانرێت و لێکۆڵینەوە لەگەڵ ئەو 2 کەسەدا دەکرێت کە دەستگیر کراوە. بەپێی هەندێک لە زانیاریەکانی شەوی ڕابردوو کە سوکاری کوژراوەکان هەڵیان کوتاوەتە سەر یەکێک لە بکوژەکان و ماڵی بکوژەکەیان سووتاندووە. کاردانەوەکان لەسەر دوورخستنەوەی وتاربێژ و پێشنوێژی مزگەوتی ناحەی هەریری وەزارەتی ئەوقافی هێنایە دەنگ و لە ڕوونکردنەوەیەکدا ڕایانگەیان مامۆستا فەرزەند مزوری لە وتاردان دوور ناخرێتەوە بەڵکو لە شوێنێکی دیکە مزگەوتی پێدەدرێت. فەرزەند مزوری پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی قەڵاتە سوور لە ناحەی هەریر لە گرتەیەکی ڤیدیۆییدا بە نوێژخوێنانی مزگەوتەکەی دەڵێت نابێت موسڵمانان لەسەر و سوکایەتیانەی مانوڵ ماکرۆن کە بەرامبەر بە پێغەمبەر ئیسلام درودی خوای لەسەر بێت کردوویەتی قبوڵی بکەن. ڕۆژی ڕابردوو وەزارەتی ئەوقاف ڕێگەی نەدا مامۆستا فەرزەند وتاری هەینی بخوێنێتەوە و جێگرەوەیەکی بۆ دانرا بوو کە ئەوەش ناڕزایی خەڵکی ناوچەکەی لێکەوتوێتەوە و نوێژخوێنان ئامادە نەبوون جێگرەوەکەی مامۆستا فەرزەند قبوڵ بکەن و بڵاوبوونەوەی ئەو هەواڵەش کاردانەوەی هاوڵاتیانی لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکەوتەوە. وەزارەتی ئەوقافی حکوومەتی هێرێمی کوردستانیش لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێت لادانیەوە مامۆستایە نییە پەیوەندی با وتاردان دژ بە ئیمانوڵ ماکرۆن سەرۆکی فەڕەنساوە نییە بەڵکو بابەتەکە تەنها بابەتێکی کارگێڕیە و لە شوێنێکی تر مزگەوتێکی تری پێدەدرێت. لە سنووری ناحیەی گوڵاڵە داعش هێرشی کردە سەر بازگەیەکی هاوبەشی پۆلیس و سوپای عێراق و لە ئەنجامدا 2 کەس لە هێزە عێراقیەکان کوژران و 2 پۆلیسیش بریندار بوون. عەقید شەماڵ عەبدوڕەحمان بەڕێوەبەری ئاسایشی کۆکس ڕایگەیاند. شەوی ڕابردوو چەکدارانی داعش لە ڕێگەی قەناسەوە هێرشیان کردە سەر بازگەی نەقشبەندی کە لەلایەن پۆلیسی فیدراڵی و پۆلیسی گەرمیانەوە بەڕێوە دەبرێت. باسی لەوەش کرد لە ئەنجامدا 2 سەربازی عێراقی کوژران و 2 کەسیش بریندار بوون. یەکێک لە بریندارەکان ناوی گۆران عالی ڕەشیدە و خەڵکی گەرمیانە. بەڕێوەبەری ئاسایشی کۆکس ئاماژەی بەوەش کرد هێزەکانی بازگەکە بەرگریان کردووە و وەڵامی چەکدارانی داعشیان داوەتەوە. لە ئاکامی ڕوبەڕووبوونەوەیەکی چەکداری لە سنووری شاری ورمێ ڕۆژهەڵاتی کوردستان 2 ئەفسەر و سەربازێکی ئێرانی کوژران. ئاژانسی هەواڵی تەسنیم بڵاوی کردەوە لە ڕوبەڕووبوونەوەکەدا 3 پازدار کوژران و دوانی دیکەش بریندار بوون. ئاژانسەکە بڵاوی کردەوە شەڕەکە لە چیا سنووریەکانی ناوچەی سیلوانای سەر بە شاری ورمێ لە نێوان یەکێک لە حیزبە ئۆپۆزسیۆنەکانی ئێران و هێزەکانی پاسەوانی سنوور ڕووی داوە
کەمتر لە 1 کاتژمێری خەیاندووە. بەپێی هەواڵەکە جگە لە 3 کوژراوەکە 2 پاسداری دیکەش بریندار بوون. ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی سەربانەتەوە یەکگرتووەکان خنکانی 100 کۆچبەری لە کەناراوەکانی لیبیادا بڵاو کردەوە. ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی سەربانەتەوە یەکگرتووەکان لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە لە کەناراوی شارەکانی خۆمس و سوورمانی لیبیا. 2 یەختی گواستنەوەی کۆچبەران نوقم بوون کە زیاتر لە 140 کۆچبەریان هەڵگرت بوو. بەپێی ڕاگەندراوەکە لە ڕووداوەکەدا نزیکەی 100 کۆچبەر خنکاون و 47 کۆچبەریش لەلایەن تیمەکانی ئاسایشی کەناراوەکان و ماسیگرانەوە ڕزگار کراون. دەژڵێن هەوڵی تیمەکانی فریاکەوتن بەردەوامەوە تا ئێستا تەرمی 31 کۆچبەر دەرهێنراوەتەوە. ئەمە لە کاتێکدایە چەند ڕۆژی ڕابردوو لە دەریای ناوەڕاستدا 2 یەخت هەڵگەڕانەوە و لە ئاکامدا نزیکەی 20 کۆچبەر خنکان کە 2 لە خنکاوەکان منداڵ بوون. کۆمپانیای فەیسبوک 3 گۆڕانکاری نوێ لە بەرنامەی مەسنجەردا ئەنجام دەدات. محەممەد باڵک شارەزای ئایتی و خزمەتگوزاریەکانی ئینتەرنێت بڵاوی کردەوە. کۆمپانیای فەیسبوک هەوڵی 3 گۆڕانکاری دەدات لە بەرنامەی مەسنجەر کە کۆپی بەرنامەی سناپچاتە. بە گوێرەی و شارەزایە ئەو گۆڕانکاریانە هەر کەسێک لە بەرنامەی مەسنجەردا وێنەی چات بگرێت و سکرینشۆتی بکات ئەوە کەسی بەرامبەر ئاگادار دەکرێتەوە لەو کاری کە ئەوەش هاوشێوەی سناپچاتە. هەر بەپێی گۆڕانکاریەکان هاوشێوەی سناپچات کاتێ نامەیەک بۆ دێت لە مەسنجەر فەیسبوک کە سێری نامەکەت کرد نامەکەت نامێنێت یاخود لە دوای 1 کاتژمێر نامەکە دەسڕێتەوە. ئەو شارەزایە ڕوونی دەکاتەوە ئەم گۆڕانکاریە نوێ ئێستا کۆمپانیای فەیسبوک بۆ بەشێک لە بەکارهێنەرانی لە چەند وڵاتێکی جیاوازدا چالاکی کردووە گەر هاتوو سەرکەوتوو بوو گۆڕانکاریەکە بۆ سەرجەم بەکارهێنەرەکانی زیاد دەکات. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریگرنگەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک لە پەیامی ڕۆژ پێتان دەگەینەوە. سڵاوتان لەبێت بینەرانی عزیز دەچینە لای پەیامنێرانمان لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بزانین دوایین زانیاری شارەکان چین و سەرتا دەچینە پارێزگای هەولێر دەچینە لای ئیدریس محەممەد. ئیدریس سڵاوی خوا لەبێت دوایین زانیارەکانی پارێزگای هەولێر چین. ئیدریس گەر گوێت لە دەنگی من بێت سڵاوی خوات لێبێت زانیاریەکانی پارێزگای هەولێر چین گەر بۆمان بگوازیتەوە. وەڵازان تا ئەو کاتەی ئیدریس ئامادە دەبێت دەچینە لای زانیاریە کە باز لە گرتوخانەکان دەکات پێکەوە بینەری دەبین. لە شتە سەیر و سەمەرەکانی جیهان دە لە گرتوخانە سەیر و سەمەرەکانی جیهان کامانن. یەکەم گرتوخانەی سان پیدرۆ لە وڵاتی بۆلیدیا. ئەم گرتوخانەیە وەکو شارێک وایە کە سوپەرمارکێت و ڕێستۆرانت و تەنانەت ئارەشگاشی لێ. سەیر و سەمرەکانی ئەو گرتوخانەیە ئەوەیە کە سزادراوان هیچ پاسەوانێک بەچاو نابینن مەگەر بیانەوێت لە دەواازەکانی شار بچنە دەرەوە کە ئەو کاتەیە پاسەوانەکان بە دیارەکەون و ناهێڵن. لەم گرتوخانەیە زیندانیەکان ئەتوانن شوێنی مانەوەی خۆیان لە یەکتر بکڕن لە ماڵێکی گەورە و پڕ لە پێداویستی بگرە تا کڕینی خێوەتێک. دووەم گرتوخانەی سارک لە جەزیرەی گوێنسی. ئەم گرتوخانەیە تەنها 2 گیراو تێدا جێی دەبێتەوە هیچ گیراوێکیش لە شەوێک زیاتر تێدا نامێنێتەوە. سێم گرتوخانەی هاڵدێن لە نەرویج. ئەم گرتوخانەیە بۆ گیراوان وەکو هۆتێلێکی 5 ئەستێرە وایە. 20 ملیۆن دۆلار تێچووی دروستکردنی ئەو گرتوخانەیە بووە. زیندانی دەتوانێت سەلاجەیەکی بچووک و تەلەڤیزۆنێک و تەنانەت حەمام و تاوالێتی تایبەت بەخۆی هەبێت. ئەوەی جێگەی سەرنجە دەرگا و پەنجەرەکان بە شیژیان ئاسن دروست نەکراون. چوارەم گرتوخانەی لاپلانتا لە فەنزوێلا. ڕێژەی زیندانیەکان 3 ئەوەندەی ئەو ڕێژەیەیە کە گرتوخانەکەی بۆ دروستکراوە.
لەم گرتوخانەیە یاسای جەنگەڵ جێبەجێ دەکرێت. زیندانی دەتوانێت بە پێدانی بەرتیل بە پاسەوانەکان هەموو کات چەکێک لەگەڵ خۆی هەڵگرێت. لە کاتی خۆپیشاندانی زیندانیەکانیش کە هەموو سێ مانگ جارێک ڕوودەدات چەندین کەس لە زیندانیەکان و پاسەوانەکان بریندار دەبن یان دەکوژرێن. پێنجەم گرتوخانەی سیری سۆچیت و ماڵ لە وڵاتی مەکسیک. ئەم گرتوخانەیە نزیک بە 20 ساڵ دەبێت کە هیچ جۆرە توندوتیژیەک تێیدا ڕووی نەداوە. لەبەرەوەی شەوان شەڕ و توندوتیژیەکانیان دەبنە سەرسەکۆی بۆکسینگ و بە پێی یاسای یاری بۆکسینگ شەڕ و تووڕێیەکانیان کۆتایی پێدەهێنن. شەشەم گرتوخانەی ماریکۆپا لە ویلایەتی ئاریزۆنای ئەمریکا. زیندانیەکانی ئەم گرتوخانەیە لە بەدبەختترین زیندانیەکانی جیهانن. ئەوان ناچارن لە پلەی گەرمی 43 پلەی سەدی شەوانی ئاریزۆنا لە ژێر خێوە تا بخەون. یەکێک لە گرفتەکانیان ئەوەیە ئەبێ خۆیان پارەی خواردنی خۆیان بدەن. حوتەم گرتوخانەی ئارانجۆیز لە وڵاتی ئیسپانیا. لەم گرتوخانەیە زۆر گرنگیەدەن بە سەرپەرشتیکردنی دایک و باوک بەسەر منداڵەکانیان. هەر بۆیە ئەو زیندانیانەی کە مناڵیان هەیە دەتوانن مناڵەکانیان بهێننە ناو گرتوخانەکە و لەوێ پێکەوە بژین. هەشتەم گرتوخانەی باستۆی لە نەرویج. ئەم گرتوخانەیە لە ناو جەزیرەیەکە و سربەخۆی و هیچ پاسەوانێکی نییە. ئەبێ سەرجەم زیندانیەکان بۆ بژێوی ژیانیان کار بکەن. ئەوەی جێگەی سەرنجە بەڕێوەبەری گرتوخانەکە وتوێتی ئەگەر هەر زیندانیەک لە زیندانیان لە ناو جەزیرەکەدا هەڵبێت یان شووە دەرەوە با ئێمە ئاگادار بکاتەوە و تەلەفۆنێکمان بۆ بکات بۆی بزانین حاڵی باشە و بە سەلامەتی توانیوێتی ڕابکات. نۆیەم گرتوخانەی فۆرتیزا مێدیکا لە وڵاتی ئیتاڵیا. ئەم گرتوخانەیە خواردنگەیەکی هەیە کە خەڵکی بەگشتی دەتوانن بێن لەو خواردنگەیە نان بخۆن کە لەلایەن زیندانیەکانەوە خواردنەکەی دروست کراوە و بەڕێوە دەبرێت. بەڵام لە بیرتان نەچێ ئەوانەی خواردن دادەنێن یان لەوێ خزمەت دەکەن پێچێ بکوژ یان تاوانبارێکی گەورە بن. دەیەم گرتوخانەی سیبۆ لە وڵاتی فیلیپین. لەم گرتوخانەیە هەڵپەرکە و سەماکردن یەکێکە لە ڕێگاکانی چاکسازی زیندانیەکان. هەندێک جار لە یەک کاتدا سەدان زیندانی پێکەوە بە یەک شەو بەپێی مۆسیقا و گۆرانیە ناوبانگەکانی وڵاتی خۆیان سەما دەکەن یان هەڵدەپەڕن کە ئەوەش بووەتە پێوەری چاکسازی لە گرتوخانەکە. لازم دەگەڕینەوە لای ئیدریس محەممەد پامنێرمان لە پارێزگای هەولێر. ئیدریس لای خوا لەبێت دوایین زانیاریەکانی پارێزگای هەولێر چین؟ سڵای خوا لە ئێوە و لا گشت بینێرانی بەڕێزیش. بەڵێ زانیاریەکانی ئەمڕۆ لە شاری هەولێر حزبی نەتەوەی کورد لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر سەردانی پەرلەمانی کوردستانی کردو لەلایەن بەڕێز دکتۆر ڕێواز فایق سەرۆژ پەرلەمانی کوردستانەوە پێشوازیان لێکرا. ئامانچم وە مەبەست لەم سەردانیکردنە دوایین ئەو گرژی و ئاڵۆزانەی نێوان پەکەکە و پارتی بوو کەەوە ئەم حزبە کۆمەڵێک ئیمزا و واژۆی کۆ کردوتەوە هێناوێتی بۆ لای سەرۆج پەرلەمان تاوەکو ڕێگری بکرێت لەوەی ئەم ئاڵۆزی و ناخۆشیانە یاخود ئەم گرژیانە بەرەو پێشەوە بچن نەبادا بگاتە ئاستێکەوە شەڕ و پێکدادان ڕووبدات کە ئەمەش کارێکی نەخوازراو دەبێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە شەڕی براکوژی و شەڕی ناوخۆ هەژمار دەکرێت. بەڵێ ئێستاش لە کۆبوونەوەدان ڕەنگە دوای کۆبوونەوەکە بەیاننامەیەک یاخود چەوتێشیان بۆ کۆنگرەی بۆ پەیامنێران و ڕاگەیاندکاران هەبێت. بەڵێ زانیاریشی تریشی ڕۆژ هەیە کە ئەمڕۆ لە شاری هەولێر 14 وەکو ڕۆژی جیهانی شەکرە دیاری کراوە و لە شاری هەولێر هەڵمەتێک هەیە بۆ ئەوەی خەڵکی هاوڵاتیانی شاری هەولێر هۆشیار ببنەوە لەم نەخۆشیە و چارەسەر یاخود پشکنین بۆ ئەو کەسانە دەکەن بۆ هاوڵاتیان لە ناو بازاڕەکان لە شاری هەولێر دەکەن و بەشێک لەم بەرپرسانی حکومیش لەوێ ئامادە دەبن ڕەنگە ڕێنمایی زیاتر وەکو دەگوترێت ڕێنمایی زیاتر بۆ ئەو کەسانەی کەوادیانەی خۆپارێزی بکەن یاخود ئەو کەسانی خۆپارێزی دەکەن یاخود ئەو کەسانەشی کە چۆنیەتی چارەسەرکردنی وەردەگرن ڕێنمایی زیاتر و خۆت قسەی زیاتریان دەبێت بۆ هاوڵاتیان. بەڵێ ئەمە بەشێک لە زانیارەکانی ڕۆژ لە شاری هەولێر. زۆر باشە ئیدریس، سپاس بۆ زانیاریەکانت.
ئازان و خۆشەویستان دەچینە سلێمانی با بزانین تازەترین زانیاریەکان لە پارێزگای سلێمانی چین. پاملێرمان ڕامیار عوسمان وەرەگرین. ڕامیار سڵاوی خوا لەبێت، فەرموو بزانین زانیاریە نوێیەکانی شاری سلێمانی چین. سڵاو لێبێ جەلال، دیارە شەوی ڕابردوو نزیکەی کاتژمێر 9:55 خولەکی شەو لێرە لە بەردەم مزگەوتی گەورەی شاری سلێمانی، ئێرە کە بەردەم مزگەوتی شاری سلێمانی و بەردەم کاسەمۆڵی پێدەوترێت، ڕووداوێکی کوشتن لێرە ڕوویداوە. دیارە ڕووداوەکە ئەوە بووە چەند کەسێک دەبێتە شەڕەچەقۆ لە نێوانیەکدا، دوای ئەوەی کە ینی شەڕەکە ڕوودەدات دوو کەس بە چەقۆ هێرش دەکەنە سەر دوو کەسی دیکە لێرەکە. ئێرە ئێستا چۆڵە، بەڵام شەوان لێرە عەرەبانەیەکی زۆر لێرێ، ئەوانە کە خواردنە فرۆشن لەسەر عەرەبانەکان لێرە کار و کاسبی خۆیان ئەنجامەدەن. بەڵام دیارە دوای ئەوەی شەڕێک ڕوودەدا هەچەنە تا ئێستا هۆکارەکەی ڕوو نەبووەوە شەڕەکە لەسەر چی بووە، بەڵام شەڕەکە بە چەقۆ بووە و دوو کەس بەهۆی دوو کەس لە ئەنجامی شەڕە چەقۆکەوە گیان لە دەست دەدەن، دوای ئەوەی کە دەگەێنرێنە نەخۆشخانەی فریاکەوتنی شار. لەوێت دواتر پشکنین بۆ تەرمەکانیان نەکرێ، بەڵام دەرەکەوێت لە ئەنجامی چەقۆ بووە کە دەوتەیەکێکیان چەقۆ بەرچاوی کەوتووە، ئەوەیەکی دیکەشیان چەقۆ بەرملی کەوتووە لە ئەنجامی کاریگەری چەقۆکانەوە گیان لە دەست دەدا. هەرچەندە ڕاگەیەندراوە کە یەکێک لە هێرشکەرەکان دەستگیر کراوەوانی کە هێرشیان کردووە، بەڵام یەکێکی دیکە لەوان تاوەکو ئێستا دەستگیر نەکراوە. بەڵام پۆلیسی سلێمانی ئەم بەیانی ڕایگەیاندووە کاتژمێر 12 نیۆڕۆ کۆنگرەیەکی ڕۆژنامانی ئەنجامەدەن سەبارەت بە وردەکاری ڕووداوەکە و هۆکاری ڕووداوەکە. هەرچەند دیانێت تا ئێستا هۆکاری ڕووداوەکە چی بووە، بەڵام ینی هەندێک بازەوە دەکەن بەهۆی ئەو ئیشوکارانەوە بۆ کە لێرە ئەنجامیدەن وەکو شوێنی عەرەبانە و ئیتر دەمەقاڵیەکە لەسەر ئەوە دروست بووە. بەڵام زانیاریەکی دیکەی ئەوتۆ لەبەردەستانیە پۆلیسی سلێمانی ڕایگەیاندووە کە کاتژمێر 12 ڕوونکردنەوە لەبارەی ئەوە دەدا من قسەم کرد لەگەڵ پۆلیسی سلێمانی، ئەوان هەر ئەویان ڕاگەیاندووە کە لە کۆنگرە ڕۆژنامانیەکەی وردەکاری تەواو لەسەر ئەنجامی ڕووداوەکە ڕادەگەێنن. دیارە ئەو گەنجانی کە کوژراون یەکیان تەمەنی 23 ساڵ بووە و ئەوەی دیکەشیان تەمەنی 22 ساڵ بووە. وەکو شاد حاڵەکان باسی لەوە دەکەن لێرە ئیشیان کردووە و ئەوانی کە هێرشیان کردو ئەمانش بامان شێوە دەوتێت ئیشی دۆ فرۆشتن و ئەمانەیان کردووە. هەڵبەتە دیار نییە بە وردی هۆکاری ڕووداوەکە چی بووە، بەڵام یانی زۆربیان بازەوە دەکەن لەسەر شوێنی ئیشکردن و ئەم جۆرەشتانە بووە. بەڵام باشە ڕامیار بازنەوە دەکرێت ئەم شەوی ڕابردوو درنگانی شەو کە سوکاری کوژراوەکان هەڵیان کوتاوەتە سەر ئەوانەی کە خۆیان ڕەنگە بزانن بکوژەکان کێن و ماڵی باوکی یەکێک لە بکوژەکان سووتێنراوە. ئەم زانیارێت تا چۆنە پشت ڕاست کراوەتەوە. بەڵێ جەلال ئەو زانیارێت تا ئێستا پشتڕاست نەکراوەتەوە، بەڵام بەشێک باز لەوە دەکەن دوای ئەوەی کە ڕووداوەکە ڕوویداوە بەشێک لە کە سوکاری کوژراوەکان هەڵیان کوتاوەتە سەر ماڵی بکوژەکەەوە ماڵەکەیان سوتاندووە. بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئەمە تەنها قسە بووە تا ئێستا. پۆلیسی سلێمانی و شاد حاڵەکانیش تا ئێستا ئەویان پشتڕاست نەکرێتەوە. من زۆر هەڵمدا پەیوەندی بکەم بە کە سوکاری کوژراوەکانەوە، بەڵام بەداخەوە تا ئێستا ینی نازاندرێت کە سوکارەکانیان چێر من هەوڵ دەدەم لە داهاتوودا کە سوکارەکانیان بدۆزمەوە و دەکاری زیاتر لەبارە ڕووداوەکەەوە کە هۆکاری چی بووە، ئایا ماڵی بکوژەکە سوێنراوە یاخودنا بۆ بینەران بخینە ڕوو. بەڵێ زۆر سپاس بۆ پاملێرمان ڕامیار عوسمان لە سلێمانی و لەگەڵمانەوی. سپاس بۆ زانیاریەکان. ئازیزان و خۆشەویستان دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان کە دیارەوە هاتنی وەرزی سەرما و چاوەڕوانیەکانی هاوڵاتیان بۆ دابەشکردنی نەوتی سپی. لە گەرمیانەوە سەرۆکی لیژنەی وزە و سوتەمەنی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان لەگەڵا، ئەویش بەڕێز کاکەریم عەلی. کاکەریم سڵاوی خوا لێ بێت وەم کاتت باش. دەمەوێت بزانم تازەترین زانیاریتان لەسەر دابەشکردنی نەوتی سپی لەم بارودۆخەدا بەسەر هاوڵاتیان بە تایبەتی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی چی هەیە؟ سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی کەناڵی بەڕێزی پەیام. بەنسبەت دابەشکردنی نەوت لە سنووری هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانیش بە تایبەتی لە ساڵی 2014 بە پێی بڕیارێکی وەزارەتی سامانە سروشتەکان پشتیوانیکردنی کەرتی سوتەمەنی بە هەموو جۆرەکانیەوە هەڵگیراوە، تا کەرتی سوتەمەنی بۆتە کەرتێکی بازرگانیەوە بۆ نەوتی سپیش تەنها پشت بەو بڕەنەوتە بەسراوە کە حکوومەتی عێراقی ساڵانە ناردوێتی بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان. ساڵانە بە بڕی جیاوە بە شێوازی جیاواز هاتووە و شێوازی بارگرژی و بارگرژی سیاسی و ئیداریەکان کاریگەری لەسەر هێنانی ئەم بڕەنەوتە بووە و بۆ ئەم ساڵیش ئەوەی کە بڕیار بوو سەرەتا 50 ملیۆن لیتر بۆ هەرێمی کوردستان دابین بکرێت لە کاتێک کە هەرێمی کوردستان
پێویستی بە نزیکەی 250 میلیۆن لترە بۆ ئەوەی هەر ماڵێک بەرمیلێک نەوتی پێ بدرێ ئەمە لە کاتێکایە ناوچەکانی هەرێمی کوردستان زۆر ساردن وە پێویستە چەند بەرمیلێک هاوڵاتی بەکاری بێنێ و بە نسبەت سنووری پارێزگای سلێمانیشەوە لەو ڕێژەیە نزیکەی 20 میلیۆنی بەرەکەوت بەڵام دواتر بە بەوەی کە پێمان ڕاگەنراوە بەزارەکی ئەم ڕێژەیە زیاد دەکرێت بۆ 3 بەرانبەر واتە بە ئێستا ئەمساڵ بە تەمای نزیکەی 6 بۆ 65 میلیۆن لتر نەوتی سپی بێتە پارێزگای سلێمانی و لە پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بۆ پشکی هەڵەبجەیش پشتێکی جیاوازە لەو نووسراوی وەزارەتی نەوتی عێراقیە دابەش بکرێەوە ینی بەگشتیەکەی نزیکەی نیوەی زیاتری هاوڵاتیان ئەگەر ئەم نەوتەی عێراق بینێرێت و بارگرژێ سیاسیەکان نێوان هەرێمی کوردستان و عێراق کاریگەری نەکاتە سەری ئەوە بەو شێوازە دابەشەکرێت کە ساڵی پار لەکوێ وەستا بێت ئێستش ئەو بڕنەوتی کە بگاتە دەست لێەوە دەست بە دابشکردنیەکرێت. زۆر باشە کاکەریم ئێوە پلانتان چییە بۆ دابشکردنی نەوت بەسەر ئەو ناوچانەی ناوچە شاخاوەکان بە تایبەت ئەو ناوچانەکە لە ئێستادا سەرما ڕووی کردەوە و ناوچانەوە پێویستیان بە خۆگەرمکردنەوە هەیە پێویستیان بە سۆپا و بابەتانە هەیە کە بە نەوت کار دەکەن ئێوە پلانتان داڕشتۆ بۆی کە ئەو لەوێت بدرێت بۆ ناوچانە و زووتر نەوتوەر بگرن لەوەی کە ناوچە ئەو ناوچانێک هێشتا سەرما دەستی پێ نەکردووە. بەڵێ بەنسبەت ناوچەکانی هەرێمی کوردستان ڕاستە چەند ناوچەیەک وەکو لە سنووری پارێزگای سلێمانێ بەگشتی وەکو ناوچەی هەڵەبجە وەکو پێنجوێن وەکو ئەو ناوچانەی کە ئەکەونە سەر سنووری ئێران کوردستان ئێرانەوە ئەو ناوچانە چەند پلێک سارترن لە ناوچەکانی بەڵام بەگشتی ناوچەکانی سلێمانی و ناوچەکانی دیکەش هەمووی پلەی گەرمی لە وەرزی زستانە دا ئەبەزێەوە ناوچەکە سار دەبێ هاوڵاتیان پێویستیان بە چەند بەرمیلێک نەوتە بێ بۆ ئەوەی کە لە وەرزی زستان بەکاری بێنن. بەنسبەت ئێمەش و کۆنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە لایەنی جێبەجێکاری دابشکردنی نەوت نین ئێمە لایەنێکین چاودێری پرۆسی دابشکردنی نەوتەکەین لە ناوچەکە لە هەر جێگەیەک بزانین کەم و کورتیە یان خەلەلێ یان شتێکی لە دابشکردنەکە ئەوێ بە بەردەوامی لەسەر خەتە بین بۆی ڕێگە لەو کەم و کورتیانە بگرین و ڕێگە لەوە بگرین کە ناوچەیەک بۆ نمونە ساڵی پار ئێستا ساڵی پار نەوتی وەرگرتووە ناوچەیشمان هەیە 2 ساڵە 3 ساڵە نەوتی وەرنەگرتووە بۆیە ئێستا ئەو نەوتێک کە هاتووە مەفروض وایە و لەگەڵ نەوت و کازاکانی سلێمانی و گەرمیانیش بەو شێوازە قسەمان کردەوە بەو شێوازە بەرنامە هەیە کە ئەو ناوچانەی کە ساڵی پار یاخود 2 ساڵی پێشتر نەوتی وەرنەگرتووە لەو ناوچانەوە دەست پێ بکرێ و لە ئێستاشام لە مەڵبەندی 2 ناو شاری سلێمانیەوە دەستی پێ کردو ناو شاری سلێمانی دابشکراوە بۆ 10 مەڵبەند ئێستا لە مەڵبەندی 2 دەستی پێ کردووە و لە ماوەیەکی نزیکتریشە بۆ ناوچەکانی چوار قوڕنەوە و هەروەها سنووری چەمچەماڵ کە ساڵی پار بەشێکی وەری نەگرتووە بڕەنەوتێک ئەڕوا بۆ دابشکردن لەو ناوچانەوە هەروەها لە سنووری گەرمیانیش لە ئێستادا ئەو بڕەنەوتەی کە گەیشتۆتە دەستیان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە دەستکراوە بە دابشکردنی و ئێمە چاودێری دابشکردنەکەیەکەین و لە چی جێگەیەک وەستا بێت ساڵی پار لەوێ دەستی پێکراوە بۆ دابشکردنەکەی. زۆر باشە کاکەریم دەمەوێت سەرتا بزانم ئێمە وەکو پارێزگای سلێمانی پێویستمان بە چەند لیتر نەوتی سپی هەیە و ئەوەی کە ئەمساڵ دابین دەکرێت چەندە و ئایا بەشی چەند خێزان دەکات؟ ئەوەی لە سنووری پارێزگای سلێمانیە ئێمە پێویستمان بە نزیکەی 108 میلیۆن لتر نەوت هەیە بۆ ئەوەی هەر ماڵێک لە سنووری پارێزگای سلێمانیە 216 لتر نەوتی پێ بدرێت. لە کاتێکە ئەم ناوچەیە پێویستی بە چەند بەرمیلێک نەوت هەیە و ئەو بڕنەوتش کە حکوومەتی عێراقی هەتا ئێستا بڕیارە بنێردرێت بڕی نزیکەی 6 بۆ 65 میلیۆن لترە بۆ سنووری پارێزگای سلێمانی ئەگەر ئەو بڕە بە مەزبوطیش بە شێوازێکی باش بگاتە دەست ئەوە کاتە نزیکەی 150 بۆ 160 هاوڵاتیان یەک بەرمیل نەوت وەرەگرن و 140 بۆ 45 هاوڵاتیان ئەمساڵیش بێبەشە بن لەو بڕەنەوتەی کە وا بڕیارە دابش بکرێ بە سەر هاوڵاتیانە. زۆر باشە کاکەریم کەواتە ئەی حکوومەتی هەرێمی کوردستان چیەکە؟ ئێمە 2 پاڵاوگەی نەوتیمان هەیە کە پاڵاوگەی بازیان و پاڵاوگەی خەبات و دیارە نەوتی ڕەشیشمان هەیە وەکو ئەنجومەنەکان چیتان کردووە لەوەی کە با حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕێژەیەک نەوتی سپی بۆ هاوڵاتیان دابین بکات؟ بەداخەوە لە ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پشتیوانێکی کەرتی سوتەمەنی وەکو سەرەتاش باسم کرد ئاماژەم پێدا هەڵگرتووە. لەم چوارچێوە هاوڵاتیان قورسێکی زیاد کەوتێتە سەر شانیان. حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی پار لە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بڕیاریان داوە بەڵێنیاندا کە هەر ماڵێک بەرمیلێک نەوتی پێ بدەن بەداخەوە ئەو بەڵێنیان جێبەجێ نەکردووە ئەو نەوتێک کە حکوومەتی عێراقیش ناردی
بگرە بە نرخێکی زیاتر دایان بە وڵاتیان و من لە لای خۆشم بڵاوم کردەوە نووسراویشم ئارەسی پەرلەمانی کوردستانیش کرد کە نزیکەی زیاد لە 2 میلیارد دینار قازانجیشیان خوارد لەو نەوتە ئەمە بەنسبەت حکوومەتی هەرێمەوە بەنسبەت ئەم ساڵیشەوە هیچ بەرنمەیەکیان نییە بۆ دابشکردن ئەوە ئێمە تێبینیمان کردو هیچ بەرنمەیەک نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی نەو دابشکە ئەمەش بەڕاستی جێی داخ و گومانی ئێمەیە وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا ئەو پاڵاوگانەی کە حکوومەتی عێراقی لە هەرێمی کوردستانە نەوتی خاوێن پێدا و بەرهەمەکەی ئەباتەوە بۆ جنوب بۆ ناوەڕاستی عێراق و هەر لەو پاڵاوگانەیش نەوتی خاوەداتە خۆمان ئێمە نەوتی خاویشمان هەیە ئەو پاڵاوگانەی خۆشمان هەیە بەداخۆ حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت نەوتی خاوێن بۆ دابین بکە ئێمە لە ڕێگای ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە بە یادداشتێک و بە نووسراوی ئەنجومەن داوامان کردو لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چەند پێشنیارێکمان بۆیان ئاراستە کرد یەکێک لەو پێشنیارە ئەوەیە کە نەوتی خاو بۆ پاڵاوگەکان دابین بکرێ و لە بەرامبەر نەوتی سپی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستە بەر بکە و هەروەها لە پێشنیارێکی دیکەماناوەیە کە لە بەرواری 15/11/2020ەوە هەتاکو 15/3/2021 ئیعفای گومرگی واتە باجی گومرگی لەسەر هێنانی نەوتی سپی هەڵبگیرێت لە تەواوی لە دەواازە سنووریەکان کە لە دەرەوە ئەو نەوتە سپی ئەهێنرێ ئەمەش بە شێوازێکە بێت کە کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکەوە بە نرخی هەرزانتر ئەو نەوتە سپی بگاتە دەستی هاوڵاتیان و هەروەها بازرگانانی بواری نەوت مولزم بکرێن بە هێنانی نەوتی سپی زیاتر و چاودێریشیان بکرێت لە ڕووی ئەوەی کە ڕبحێک واتە قازانجێکی کەمتر بخرێتە سەر ئەو نەوتە بۆی لە بازاڕە ئەم نەوتە زیاد بێەوە نرخی هەڵنەکشێەوە هاوڵاتیان بە نرخێکی نزمتر ئەم بڕەنەوتە و پێداویستەکانیان لە نەوتی سپی دابینکەن بەڵام تا ئێستا بەداخەوە ئەنجومەنی وەزیران هیچ هەنگاوێکیان نەبووە بۆ ئەم پێشنیارانەی ئێمەوە بۆ ئەو پێشنیارانەی کە لایەنی دیکەیش پێشکەشیان کردە بە ئەنجومەنی وەزیران و خۆشیان وەکو ئەنجومەنی وەزیران و وەکو وەزاری سامانە سروشتیەکان ئەوەی ئاگاداربین هیچ هەوڵ و هیچ هەنگاوێکیان نییە. کاکەریم ئەو لە سەرەتادا باس لەوە کرد کە دراوەتە کەرتی تایبەت ئەو نەوت ئایا دابشکردنەکە دراوەتە کەرتی تایبەت یاخودەوەی کە خۆیان بیفرۆشن ئەو نەوتە ینی هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێت هەماهنگ بێت لەگەڵ ئەو کۆمپانیانەدا و کە نەوت دابش بکە بەسەر هاوڵاتیاندا لە چوارچەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە کەرتی نەوت کەرتی سوتەمەنی ئێستا هەمووی بازرگانیە واتە کەرتێکی ئازادە و کەرتێکی بازرگانیە هێنانی بڕی زیاتر کاریگەری لەسەر نرخە بێ و هەروەها قەنەعەتبوونی کۆمپانیاکانیش بۆ ڕبحەی کەوەری ئەگرن ئەوەش کاریگەری لەسەرێ بێ بەڵام بەنسبەت ئەم بڕەنەوتێک کە حکوومەتی عێراقی ئەینێرێت ئەم بڕەنەوتە بڕەنەوتێکە حکوومەتی عێراقی بە نرخی پشتیوانی کراوی حکوومەتی عێراقی ئەینێرێ واتە هیچ پاڵپشتێکی حکوومەتی هەرێمی تیانە تەنها پاڵپشتی حکوومەتی عێراقی تایە و کۆمپانیاکان ئەیگوازنەوە بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەروەها لە سنووری پارێزگای سلێمانی بۆ قەزا و نەحەکان دابەشەکرێ لە ڕێگەی تەنکەری کۆمپانیاکانەوەیە بەڵام نەوت و کانزاکانی سلێمانی و نەوت و کانزاکانی گەرمیان سەرپەرشتی دابشکردنەکەی ئەکا واتە نەوتێکی حکومیە بەڵام حکوومەتی عێراق پاڵپشتیەکە و حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی و پشتیوانی ناکە. کاکەریم ئەم نەوتەی کە حکوومەتی عێراق دابینی کردووە ئەم 65 میلیۆن لیترە ئایا حکوومەتی عراقی هیچ مەبلەغە پارەیەک لە هاوڵاتی هەرێمی کوردستان بێ یا لە حکوومەتی هەرێمی کوردستان بێ وەری دەگرێتەوە یا خۆت نا چونکە خۆت ئاماژەت بەوە کرد کە ئەمە لە پاڵاوگەکانی خۆمانەوە دەپاڵێورێت ڕادستی هاوڵاتیان دەکرێت ئەگەر قەرار بێ ئەم 40,000 و 50,000 ئەم نرخەش کە هاوڵاتی دەیدا بۆ کۆمپانیا بێ لە پێناو گواستنەوەی ینی لە بازیانەوە هەتاک و ناوشاری سلێمانی ئەبێ بەرمیلێک 40,000 تێ بچێت بە ڕاستکردنەوە بکەین بۆ بابەتە حکوومەتی عێراقی ساڵانە لە بودجەی گشتیا پارەیەک تەرخانەکە بۆ پاڵپشتیکردنی کەرتی سوتەمەنی ئەو بۆ ناوچەکانی خۆی ئەم بڕەنەوتەش کادرێ بە ناوچەکانی هەرێمی کوردستان لە چوارچەوەی ئەو بڕە سوتەمەنیایە کە پاڵپشتی و پشتیوانی ئەکرێواتە نرخی تێچۆکەی زیاترە حکوومەت بڕەپارەیەک تەرخانەکە بۆ تێچۆکەی هەرزانتر بێ لەسەر هاوڵاتیان بە هەمان نرخ کە بە هاوڵاتیانی عێراقی فرۆشێتەوە بە هەمان نرخ بەو شێوازش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیە نێرێ و ئەوەی ئێمە نرخایانی بەدۆدا چونمان بۆی بووە لترێکی نەوت لە پاڵاوگەکانی عێراقیان لە عێراقا 150 بۆ 158 دینارە یعنی نرخی بەرمیلێکی 216 لتری ئەچێتە لەسەر حکوومەتی عێراقی ئەچێتە نزیکەی 34 بۆ 35,000 دینار ئەمەش نرخێکە و دواتر لە 34,000 بۆ 44,000 کە ئێستا نرخەکەی دیاری کراوە ئەمە تێچووی گواستنەوە و دابشکردن و هەنێک پرۆسەی دیکەیە کە ئەچێتە سەر ئەو بڕەنەوتە واتە لە 34 بۆ 44 ئەو 10,000 کە بۆ بەرمیلێک نەو دانراوە
ئەم نرخی گواستنەوەی ئێمە بەدەداچونمان بۆ هەفتەی ڕابردوو لەگەڵ بەڕێز پارێزگای سلێمانیش لەسەر ئەم بابەتە کۆبوونەمانە بوو باز دەواکرێ کە بڕێک لەم نەوتە لە خواروی عێراق وێنرێ یاخو لە کەرکووک وێنرێ یاخو لە ناوچەکانی دیکە عێراق وێنرێ تێچۆکەی زیاترە تێچووی گواستنەوەی وە کۆمپانیایەکی تایبەتیش لە عێراقان گواستنەوەی سوتەمەنی و بە تایبەت نەوتی سپی باستۆ کردووە بەو نرخەیە نێتە سلێمانی و لەوێشۆ کرێیەکی تێچێ بۆ گواستنەوەی بۆ گەڕک و بۆ قەزا و نەحەکان وە تێبینی ئەوەشمان هەیە ئێستێمە لە تەواوی سنووری هەرێمی کوردستانە 44,000 نارە نرخەکەی بەڵام لە سنووری گەرمیان 45,000 نیوە بۆ دەداچونمان بۆ ئەوەیش بووە بەڵێنمان پێدراوە کە ئەوەی گەرمیانی شارەسەر بکرێت و ئەو بڕەپارەیە لەسەر گەرمیان زیاد نەکرێت. کاکەریم سەبارەت بە دابەشکردنی نەوتەکە لە پارێزگای سلێمانیدا لە ئێستاداوە خۆت ئاماژەت پێکرد لە مەڵبەندی دووە بەڵام ئەگەر کەسێک لە مەڵبەندی یەک نەوتی وەرنەگرت دەتوانێت لەم ساڵدا نەوت وەربگرێت؟ بەڵێ بەپێی ئەو میکانزمەی کە نەوت و کانزاکانی سلێمانی جێبەجێیەکەن و ئێمەش چاودێریانەکەین هەر هاوڵاتیەک بۆ نمونە لە مەڵبەندەکەی خۆی نەیتوانی بە هەر هۆکارێک بێ نەیتوانی بڕی نەوتەکەی وەربگرێت ئەوە توانێت لە مەڵبەندی دواترە وەکو متەفەڕقە ئەو بڕەنەوتە وەرەگرێەوە هیچ کێشە و گرگرفتێکی نابێ و هەر هاوڵاتێکیش کێشە و گرگرفتی لەو بارەوە بۆ دروست ومن لێرەش حەزەکەم بە بەڕێستان و بە تەواوی هاوڵاتیانیش ڕابگەێنین کە هەر کەسێک بۆ کوالێتیەکەی یان بۆ دابشکردنی بڕەکەی و ئەگەر پێی وابوو کە غەدرێکی لێکراوە لە دابشکردنی ئەو 216 لتر لە نەوتە یان کەم پێی درراوە 200 لتر کەمتری پێدراوە یاخود جیاوازیەک بۆ ئاگدارماکە ئێمە لەگەڵ نەوت و کانزاکان لەسەر خەتەبین بۆی ئەو بابەتە چارەسەر بکەین و نێڵین هیچ غەدرێک لە هاوڵاتیان بکرێت لەو بڕنەوتێکی حکوومەتی عێراقی ئەینێرێت. زۆر باش ئاماژەت بەوە کرد کە پێشنیاستان کردو بۆ ئەنجومەنی وەزیران لەوەی دەواازە سنووریەکان واڵاکەن بەڕوویەوەی کە بانەوتی سپی لە ڕووی بازرگانیەوە بێتە ناو هەرێمی کوردستانەوە. کاکەریم ئەمە چ کاریگەریەکی دەبێت بۆ سەر ژیانی هاوڵاتیان کە لەم وەرزی سەرمایە دەبێت بە 120,000 بەرمیلێک نەوتیان دەست بکەوێت. ئەو بەروارەی کە ئێمە دیاریمان کردو بەروارێکە زیاتر پلەکانی گەرمیدا ئەبەزیێت و ناوچەکە سارترە بێ بەرواری 15 بۆ 25 بۆ 15 یعنی فترەیەکە کە وەرزی ساردی و وەرزی زستانە و ئەو بڕەنەوتەی ئێمە ئێستا بینین ڕۆژانە لە وڵاتی ئێران و زیاتر داخلی هەرێمی کوردستانەکرێ لە باشماخ و لە پەرۆسخان ڕێکاری گومرگی بۆ گیرێتە بەر بۆ نمونە نرخێک بەڕێک پاراخرێتە سەری کە وەکو باجێکی گومرگی حکوومەتی هەرێمی کوردستان لەو بڕەنەوتە وەریەگرێ بۆیە ئەگەر بێت و ئەو بڕەپارەیە لەسەر ئەو هێنانی نەوتی سپیڵ بگرێ لەو بەروارەی کە دەستنیشانمان کردووە ئەو کاتە هاوڵاتیان بە نرخێکی هەرزانتر نەوتیان پێکا لەبری ئەوەی نەوتی بە 120,000 یا بە 110,000 یا بەەوە دەست پێ بک پێچێ بە 80,000 یان بە 75,000 بە 90,000 کە چەند بڕێک مەبلەغێک کەمترە بێ لەو نرخی کە ئێستا لە بازار ڕاهەیە ئەوانە ئەمەش بارسوکیەکە بۆ سەرشانی هاوڵاتیان بە لێکدانەوەمان بۆ وەزع و گوزەرانی هاوڵاتیان و باری دارایی هاوڵاتیان و نەبوو نەدانی موچە و قەیرانی دارایی کە لە هەرێمی کوردستانە زیاتر زەق بۆ تۆ ئێمە ئەم پێشنیارەمان کردووە بۆ هیوایە ئەنجومەنی وەزیران ئەم پێشنیارە جێبەجێ بک بۆی هاوڵاتی لە بری ئەوەی بەرمیلێکی نەوت بە 120,000 بکڕێت ئەو کاتە بەرمیلێکی نەوت بە 80 بۆ 90,000 و بڕەپارێکی بۆ مێنێتەوە توانێت لە بری ئەوی بەرمیلێک نەوت بکرێت و بەرمیل نەوتی پێ بکرێت یاخود بەرمیلۆنیەکی نەوتی پێ بکرێت. کاکەریم ئەمساڵ زەمانەتیەوە هەیە کە لە پارێزگای سلێمانیدا هەموو ماڵێک بەرمیلێک نەوت وەربگرێت؟ وەکو سەرەتایش باس ئاماژەم پێدا ئەم بڕەنەوتەی کە بە نووسرا و وەزارەتی نەوتی عێراقی ئاماژەی پێداوە لەم بڕا پارێزگای سلێمانی 20 بۆ 22 ملیۆن لتری بەرەکرد یەک لەسەر 4 بۆ 1 لەسەر 5 هاوڵاتیان بەڵام بەپێی ئەو بڕیارەی بەزارەکی دراوە بەرپرسانی باڵای حکوومەتی عێراقی 108 ملیۆن لتری پێویستە واتە 63 بۆ 65 ملیۆن لتر دێتە سلێمانی بەپێی ئەوەی کە بەزارەکی بڕیاردراوە بەرپرسانی باڵای حکوومەتی عێراقی بە بەرپرسانی باڵای پارێزگای سلێمانی بەڵێنیان داوە. ئەگەر ئەم بەڵێنە جێبەجێ بکرێواتە نزیکەی 160 بۆ 165 هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی ئەمساڵ بەرمیلێک نەوتیان پێ ئەدرێت واتە 135 بۆ 140 هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی
نەوت وەرناگرن ئەمساڵ بە پێی ئەم بڕێکە هەم بە نووسرا و هەم بە بەزارێکیش بڕیاردراوە کە بێتە پارێزگای سلێمانی و تێبینیکی تریش ئەوەیە کە لە ئێستادا ئەو بڕەنەوتە دێت زۆر بە شێوازێکی سز دێواتە ڕێژەکەی ڕۆژانە زۆر بە کەمی دێت ئێستا ڕۆژانە نزیکەی 100 بۆ 120 لتر دەگاتە پارێزگای سلێمانی ئەگەر بێت و ئەم ڕێژە بەم شێوازە بێت ینی فریای وەرزی سەرما و سۆڵەی هاوڵاتیان ناکەوێت لە کاتێکانەوە دەگاتە دەستی هاوڵاتیان کە ینی بەرەو هاوی نەچین ئەگەر بە پێی ئەم ڕێژەیە بێ بۆ ئێمە لەگەڵ پارێزگای سلێمانیش ئەو قسەیەمان کردووە کە لەگەڵ بەرپرسانی باڵای عێراقیا قسە بکرێ بۆەوەی ناردنی ئەم بڕەنەوتە زیاد بکرێواتە ڕۆژانە هەر نەبێ نزیکەی ملیۆنێک لیتر بگاتە پارێزگای سلێمانی. زۆر باشەکە کەریم کاتە کەەوە پێشنیازیکردنەوەی دەواازە سنووریەکانتان کردو بۆی کە نوتی سپی بێت ئێستا ئەو نەوتەی کە لە بازارە دەفرۆشرێت بە ئازاد نەوتی سپی ئەمە نەوتی کوێ هی وڵاتی تورکیا و ئێرانە هاوردە دەکرێت بە قاچاق یا بە ئازاد یاخود ئەو نەوتە هەندێکی باز لەوە دەکەن کە تەنانەت پاڵاوگەکانی خۆمان نەوتی سپی ئەپاڵێون و دەیخەنە بازارەوە بە شێوازێکی ئازاد دەیفرۆشن ئەگە قەرار بێت پاڵاوگەکانی خۆمان بتوانن ئەمە بکەن بۆچی ئەمە لە ڕێی حکوومەتەوە ناکرێت بۆچی ئەمە بە نرخی حکومی نافرۆشرێتەوە بە هاوڵاتیان. ئێمە لە سنووری بەهرێمی کوردستانە 2 بۆ 3 پاڵاوگەی یاسایی و ڕسمیمانەیە کە توانێت کاری تیا بکرێت یەک لەو پاڵاوگانە ئێستا کار ناکە بەڵام دوانیان بە شێوازێکی فعلی کارەکەن و بەرهەمیان هەیە ئەو 2 پاڵاوگەی کە پاڵاوگەی کار لە سنووری هەولێر و پاڵاوگەی بازیان لە سنووری سلێمانی حکوومەتی عێراقی عەقدی لەگەڵیان کردووە نەوتی خاوێن بۆ دابینەکە لە بەرامبەردا بەروبوومەکانیان وەرەگرێت وەکو بنزین و گازوایل و نەوتی سپیوانە ڕێژەیەک لەو بەروبمانە بە خۆیان داتەوە کە بۆ خۆیان لەبری پارە و لەبری ئەوەی کە حەقی تێچووی پاڵاوتنەکە ئەیفرۆشنەوە بەڵێ ڕێژەیەک لەو بابەتەش نەوتی سپی فرۆشنە لە بازاڕەکانە و ڕێژەیەکی زۆریش لە نەوتی ئێستای بازاڕی هەرێمی کوردستان لە وڵاتانی دەرەوە دێ بە تایبەتی سنووری پارێزگای سلێمانی لە ئێرانەوە دێ لە ماوەی ڕابردووە ئەوە کراوە کە هەر کەسێک بۆ نمونە بنزین بێنێ یاخودگە هەر بازرگانێک هەر کۆمپانیاکە بنزین یاخود گازوایل بێنێ مەفروض کراوە کە لە بەرامبەر ڕێژەیەکی نەوتی سپیش بێنێ لەگەڵ ینی لەگەڵەوە داخلی پارێزگای سلێمانی بکە ئەمەش بڕیارێکی باش بووە و ئەو بڕەنەوتێکە لە ناو بازار ئەفرۆشی وەکو بازرگانی 2 جۆرە و یەکە لە پاڵاوگەکان حکوومەتی عێراقی نەوتی خاوێن بۆ دابینەکەوە بڕێک لەو نەوتە وەکو کرێیەک پیانەداتەوە ئەنجێ فرۆشنەوە دووش ئەو نەوتەی کە لە وڵاتانی دەرەوە ئەهێنرێ بە تایبەتی سنووری پارێزگای سلێمانیش لە وڵاتی ئێرانەوە هێنرێەوە زۆربەی زۆری ئەو نێتە لە بازاڕایە لەو جۆرەیە کە لە دەرەوە هێنرێ. کاکەریم زۆرێک لە گەڕەکانی پارێزگای سلێمانیدا لە ئێستادا ئەو ئۆتۆمبیلانی کە نەوت دەفرۆشن بە 15 بە 10,000 زیاتر نەوتەکە دەدەنێ و کارتەکە بۆ خۆیان دەبن نەوتەکە وەردەگرن ئەمە هیچ ئیشکالێک دروست ناکات؟ بەنسبەت دابەشکردنەکە ئێمە لەگەڵ نەوت و کازاکان قسەمان کردووە کۆبوونەمان بووە کە ئەبێ هەموو گەڕەکێک تەنکەری نەوت بچێتە داخلی گەڕەکە بێ و ماڵ و ماڵ دابەشکاوە ئەمەش کراوە لە ناو شاری سلێمانیا و چاودێریمان هەبوو بۆ بابەتەکە بەڵام هەندێک لەوانەیە کە ئێمە تێبینیمان کردووە کە کارتی هاوڵاتیانیان کڕێ یان هاوڵاتیەک خۆی ناتوانێت بچێت نەوتەکەی وەرگرێت کەسێکە گرێ بۆی کە نەوتەکەی بۆ وەربگرێ ئەمەش شتێکی یاسایە ترەوە ئەگەر خۆی ئەگەوێتە سەر ڕقبەتی خۆی ینی ئەگەر چاوەڕام کە نەوتەکە نزیکە بێتەوە لە ماڵی بەڵام بۆ کار ئاسانی خۆی کەسێک ڕاستپێرێک کە نەوتەکەی بۆ وەربگرێ ئەوە لەسەر خۆی توانێ و بڕیارە بدا و بەنسبەت بەشێکی دی کە لەو ئۆتۆمبیلانەی ئەبێنرێ لە دەورتەنکەرەکان لە کاتی دابەشکردنی نەوتە ئەوەیە کە ئەو کۆمەڵێک کەس کارتی هاوڵاتیانیان کڕێتەوە لە کاتێکە کە نەوت نەبووە نە کارتی هاوڵاتیانیان کڕێتەوە کارتەکەیان پێوە کۆپیەکی بڵێن تەسکەرێکی ئەو هاوڵاتیانی هێناوە لەگەڵ خۆیان نەوتەکەی پێدا بەشەکە نەمەش بۆ ڕێگریکردن لەو بابەتە لەگەڵ هەم نەوت و کانزاکانەوە لەگەڵ هەم پارێزگاری سلێمانیش بۆ بە نووسراوی ڕسمیش داوامان کردووە کە پاڵپشت بە کارتی زیرەکی نەوت کە نەوتی پێدا بەشەکرێەوە کۆپی باری شارستانی و هەروەها ینی ئەو هاوڵاتیەی کە نەوتەکەی پێدرێ بە تەسکەرەیەکی ڕسمیشی پێبێ ینی هەر کۆپی نەبێ ئەسڵەکەیشی پێبێ لە کاتی دابشکردنەکە بۆ ڕێگیریکردن لەو قەرەباڵخیەوە بۆ ڕێگیریکردن لەوەی کە ئەوانەی کە کردن و فرۆشتنیان بە کارتی
سوتەمەنیەوە کردووە ڕێگان لێ بکرێەوە ئەو بڕەنەوتەی کە کەسێک وەکو ئەوێ ئەمەش بکرێ وەکو بازرگانی بیفرۆشێتەوە دواتر ئەو بڕەنەوتە بدرێتەوە بە هاوڵاتیە کە پێویستێتی و ڕێگە نەدرێت کردن و فرۆشتنی پێ بکرێتەوە. زۆر باشە کاکەریم زۆر بە کورتی دوایین پرسیار دەمەوێت بزانم هەموو ئەم بێسەروبەریانە لە نەوتی سپی و لە دابەشکردن و لەهێنان و بردننی هەمووی بۆچی ئەگەڕێتەوە؟ هەمووی بۆ بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو وەزارەتەی کە پێوترێ وەزارەتی سامانە سروشتیەکان بەڕاستی وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتێک نەبوو بۆ ئیدارەدانی سامانی سروشتی هەرێمی کوردستان لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵکو ئیدارەدانی سامانی سروشتی ئەم وڵاتە بۆ بەرژەوەندی کۆمەڵێک کەس کە نازانین نەداهاتی نەوت لەکوێیە نە بەرهەمی سامانی سروشتی ئەم وڵاتیش لەکوێیە کە ئێستا ئێمە هاوڵاتیانمان ئەوە تا بینین لە وەرزی زستانە چاوەڕوانی ڕەحمەتی وەزارەتی نەوتی عێراقی نەوتی بۆ بنێرێ لە کاتێکا ژێرزەوی و وڵاتی خۆمان هەمووی نەوتە و هەروەها لەسەر زەوەکەش پاڵاوگەمان هەیە و وەزارەتی کشمانێ بەناوی وەزارەتی سامانە سروشتیەکانە بینین هیچ بەرەوبوومێکی سامانی سروشتی وڵاتەکە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بەکار ناهێنێ و هاوڵاتیانمان تەنها ناوی ئەومان بیستووەوە کە وەزارەتێ بەناوی وەزارەتی سامانە سروشتیەکان سەتا ینی ڕێژەیەکی زۆری بەرپرسیارەتەکە لەسەر وەزارەی سامانە سروشتیەکانە و لە سەروی ئەوانیشۆ ئەنجومەنی وەزیران مقەسری یەکەمە لە خزمەت نەکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەروەها پەرلەمانی کوردستانیش بەڕاستی بە ڕۆڵی چاودێری خۆی هەڵناسێ لەم بابەتانە یەکێک لە کارە گرنگەکانی پەرلەمانی کوردستان چاودێریکردنی دام و دەستگاکانی جێبەجێکردنا بەداخۆ بەهۆی هۆکاری حزبی و ئەو ململانیانەی کە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی لە ناو پەرلەمانە ئەبینی حکوومەت وەکو بەرزەکی بانان ئیشی خۆیەکات و هاوڵاتیانش بێنەوتن و دەیان جۆری خزمەت گوزاری کەمتر هەیە و ئێستاەوە بەرەوەرزی ستانە ڕۆین مەترسی ئەوەیە کە کارەبایش کەم بێتۆ ڕێژەکەی و بەداخەوە ئەمە وەکو سەرەتاش باسم کرد بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان و بێباکی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ئاس خزمەتکردنی هاوڵاتیان. زۆر سپاس بۆ بەڕێز کەریم عەلی سەرۆکی لیژنەی وزە و سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە گەرمیانەوە لەگەڵمانابووی سپاس دەکەین. بەڵازان دەچینە پارێزگای دەچینە قەزای چەمچەماڵ دەچین لای پەیامنێرمان جەلات جەباری جەلات سڵاوی خوا لێبێت دوایین زانیاریەکانی قەزای چەمچەماڵ چین؟ بەڵێ کاک جەلال گوێمان لە دەنگی توێە ئەگەر گوێت لە دەنگی ئێمە بێت دوایین زانیاریەکان چین لە قەزای چەمچەماڵ؟ بەڵێ کاک دانیار سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە من ئێستا لە گەڕەکی گوڵەسوتاوم لە قەزای چەمچەماڵ. ئەم گەڕەکە یەکێکە لە گەڕەکە هەرە دێرینەکانی بەڵێ کاک دانیار من گوێم لە دەنگی ئێوە هەیە. بەڵێ ئێمەش گوێمان لە بەڕێستە بزانین دوایین زانیاریەکان چین بەردەوام بە. کاک ئەحمەد چییە؟ دیارە بەداوای لێبردنەوە گرفتێکمانەیە لەگەڵ پەیامنێرمان جەلات جەباری کە درەنگتەنگمان دەگاتە لای پەیامنێرمان بۆیە ئەگەر گرفتی جەلال چارەسەر نەکرابێت دەچینە لای ڤیتیەکمان هەیە کە لە گەڕەکی گوڵەستاوم لە قەزای چەمچەماڵ کە ئەم گەڕەکە یەکێکە لە گەڕەکە هەرە دێرینەکانی قەزای چەمچەماڵ. بەڵێ لە ئێستادا بەشێک لە دانیشتوانی ئەم گەڕەکە بەهۆی نەبوونی خزمەتگوزارە سەرەتایەکانەوە سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری کە دیارە بەداخەوە گرفتمان هەیە لەگەڵیا. بینەرانی عزیز دەچینە لای خێوەتگەیەک کە یا ڤیتیەک لەسەر خێوەتگەیەک کە لە نێوان ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان وەرەوە ڕێکخراوی قوتابیان سازیان کردووە بۆ ئەندامەکانیان بە پێکەوە بینێرەوە ڤیتیە بین.
وڵازان تا ئەو ڤیتی ئامادە دەبێت دەچین لە لای زانیاریە کە باز لە گروپەکانی خوێن دەکات پێکەوە بینەری دەبین. چەند زانیاریەک لەسەر پەیوەندی گروپی خوێنەکان و خواردنەکان. بەگشتی 4 گروپی خوێن هەیە، ئەوانیش A، B، A و B و O. بەزائید و ناقص بە گوێرەی زانایانی بواری خۆراک گروپی خوێن ڕۆڵی هەیە لە هەڵبژاردننی جۆری خۆراکی گونجاودا کە بۆ جەستە تەندروستە. ماڵپەڕی ساینس لە بابەتێکیدا ئاماژەی بە جۆری خۆراک کردووە بە پێی گروپی خوێن کە هەر گروپە و ڕۆڵی سەرەکی هەیە لە هەرسکردنی خواردن و تەندروستی لەش. گروپی A ئەو کەسانی هەڵگری ئەم جۆری گروپی خوێنن زیاتر گرنگی بە خواردنی سەوزە و میوە و پاقلەمەنیەکان بدەن، چونکە ئاستی ترشی لە گەدەیاندا کەمە و ناتوانن بەباشی چەوری و پرۆتینی ئاژەڵی هەرس بکەن. گروپی B دەتوانن خواردنی هەمەجۆر بخۆن، بەڵام خواردنەکانی وەک تەماتە و گەنم و گەنمەشامی و فستەق دەبێتە هۆی بەرزبوونەوەی کێشی لەشیان و شەکەتی و ڕێژەی شەکر لە خوێنیاندا زیاد دەکات. دەشبێت خۆیان لە خواردنی گۆشتی مریشک بە دوور بگرن و بڕی ئەو خواردنە لە ژەمەکانیانە کەمکەنەوە، چونکە ئەگەری توشبوون بە جەڵتەی دڵ و تێکچوونی سیستمی بەرگری لەشی لێ دەکەوێتەوە، لە بری ئەوە گۆشتی بەرخ و کەروێشک بخۆن. گروپی AB ئەم گروپە دەگمەنترین جۆری گروپی خوێنە، چونکە تایبەتمەندیەکانی گروپی A و B هەڵگرتووە. هەڵگرانی ئەم گروپی خوێنە هاوشێوەی گروپی A ڕێژەی ترشەڵۆکی گەدایان نزمە، بەڵام توانای خۆگونجاندنیان هەیە لە گەڵ گۆشتی هاوشێوەی گروپی بیدا. خواردنە دەریایەکان و هێلکە و سەوزە بۆ ئەم گروپە بەسوودە، بۆ ئەوەش دەبێت کەمخۆری بەردەوام خۆر بن، بەو جۆرە زیان بە کردداری هەرسیان نەگەێنن. گروپی O ڕێژەی ترشەڵۆکی گەدایان بەرزە و توانایەکی زۆر باشیان هەیە لە هەرسکردنی پرۆتین و چەوری ئاژەڵدا. خواردنی ڕێژێکی زۆر لە گۆشت و ماسی و سەوزە و میوە سوودێکی زۆری دەبێت، بە شێوەیەکی گشتی دانەوێڵە و پاقلەمەنی لە شێوەی چەوری لە جەستەیاندا هەڵدەگیرێت، بۆیە وا باشترە لەو جۆرە خواردنانە دوور بکەونەوە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لەگەڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستان دیارە پێکەوە خێوەتگەیەکیان ساز کردووە بە کە هاوکارانمان ڤیدیۆکیان لەسەرەوە خێوەتگەیە بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەری بین. ئێمە وەکو لە قسلمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستان خەمێم کردوێتەوە بۆ کچانی گەنج. ئامانجمان لە پێگەیاندنی کشانە بەڕاستی بۆ ئاشناکردن زیاتر بە ئاینی پیرۆزی ئیسلام. ئەلەم کاتەدا کە بێڕێزی بە سەروەری مرۆڤایەتی کرا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێمەش وەکو پشتیوانیەک پێمان خۆش بوو چەند بابەتێکی ئیمانی بۆ ئەو کچە گەنجانە ڕێک بخەین لە ڕێگەی ئەم مامۆستا بەڕێزانەوە کە بابەتی جیاوازیان هەیە. ئەمە وەکو
و ڕێکخراوی قوتابیانی کوردستان و لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەستین بە ئەنجامدانی خێوەتگەیەکی هاوبەش بۆ نزیکی 150 خوێندکاری سنووری شاری سلێمانی. خێوەتگەکەمان زیاتر کۆمەڵی بابەتی ئیمانی لەخۆ گرتە بوو، چەند سیمینارێکی ئیمانی بوو و چەند بابەتێکی تریش. لەم کاتی ئێستاە بە گرنگمان زانین جۆرە سیمینارە ئەنجام بین بە بۆنەی و هێرشانی کە ئێستا کراوەتە سەر پێغەمبەر درۆخوا لەسەر بە بەمبەستی و شارکردنەوەی زیاتری خوێندکاران لەو بوارەیە و بەهێزکردنی زیاتری لایەنی ئیمانی و عەقیدەییان بە باشمان زانیم خێوەتگا و بەش ئەنجام بین. بەڵام ئەمڕۆ یانزە بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستان و خوشکانی ئیسلامی کوردستان خێوەتگەیەکمان کردە بۆ نێبوونەوەی ئیمان کە منیش بەشداریم کرد. تایە بەڕاستی زۆر بەسوودە چەند جاری ترم خێوەتگانە کراون و زۆر کەسیش بەشداریکە چونکە ئەزانێت کە ئەمانە سوودیانە بێ بۆیان و گلۆی کە ئێستا فەراغێکی زۆر هەیە بۆ گەنجان و بۆی نەبوونی قوتابخانە و زانکۆکان و زۆر شتی ترکە واولێکە بێتاقەت بی و هیچ ئەمە لە نەمێنێ بەڵام ئەمە واولێکە کە دووبارە تازە بیتەوە هیاو بێتەوە بەخۆت و بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆشمان پێشکەشکردنیوە خوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ سپاردەی خوابن.